بەناوی خوای گەورەم هیرەبان سڵاو و بەرەکەتی خوای گەورەتان لەبێ بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێم لە بەرنامەیەکی تری تامی ڕۆژەوە لەگەڵتانای هیوای ڕۆژێکی پڕبەرەکەت و ئاسوودەیتان بۆ خوازم هەر شوێنێکی سەرم زەمینن. ئازیزان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگەوتەوە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ هاوکارانمان پێشکەشی ئەوەی بەڕێزێکی هیواداری تا کۆتایی بمێنەوە لەگەڵمان. سڵاوی خواتان لەبێ عزیزان و خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بیرەرن. ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان پڕ بێت لە خێر و خۆشی، هیوادارین کە تەندروست باش بن و با دڵێکی خۆش و ئاسوودە بینەری سەرجەم بۆ بابەتەکانی ئەمڕۆمان بن. لە بۆرگە بابەتانی ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم بۆمان ئامادە کردوون. تەوەریەکەمان تایبەتە بە گرنگی خواردنە خۆماڵیەکان لە ڕووی تەندروستیەوە. جاکە باسی خواردنی خۆماڵیەکەین هەر لە خۆتەوە برسی دەبێت و ئیشتیها دەکرێتەوە لەبەرەوەی ئێمە لەگەڵ خواردنە کوردەوارەکانە گەورە بووین. ئەمڕۆ بە دیاریکراوی دەپرسین ئەخۆ ئەو خواردنە کوردەواریانە تا چەندێک تەندروستن و تا چەندێک باشن و جیاوازی ئەو خواردنانە چیە لە ئێستا و لە ڕابردووە کە باو باپیرانمان دەیان خوارد وە چەندین پرسیار و بابەتی تر تاوتێ دەکەین بڵێن. بەڵێ هۆنیە بە بەیانیانی زستانە خەڵک زۆر کات ڕۆکاتە خواردنی نۆکا و سەر و پێوانجا و کەسانە ئێسەڵانەیە زۆر برسیان بێت و یاددارین بە تامەزرۆ سێری و پڕگەیە بکەن. وەڵای عزیزان جگەلەوەی کە کۆمەڵەیەک ویتی و پەیامێرانمان لەگەڵمانە ئامادە بن لە بەرنامەی ئەمڕۆیە گفتوگۆکەین زیاتر و تەوەرێکی ترمان هەیە تایبەتە بە بوونی ڕووناکی لەناو دیزاینی ماڵەکانمانە. ئێمە چۆن لەناو خەریتی ماڵەکان یاخود نەخشەی ماڵەکانمانە جێگە بۆ ڕووناکیەکی زۆر بکەینەوە کە بەهۆیەوە ڕووناکی خۆر بە تەواوەتی بیدا لەناو ماڵەکانمان و هەروەها ئەو هەوا و هەڵمەی کە لەناو ماڵەکانە دروستە بێ بەهۆی هەناسەدانی دانیشتوانی ناوماڵەکە یاخود چێشت لێنان و کۆمەڵێک بابەتی تری ناوماڵ کۆمەڵێک هەوا لە ناوماڵە دروستە بن لە ڕێگەی ئەم ڕووناکیانەوە بچنە دەرەوە. لێرە ئەندازیارێکی عزیز میوانمانە بێت و زیاتر گفتوگۆکەین. لە تەوەری سێماندا پامێرمان سامان فەتاح لە هەڵەبجەدا دەچێتە لای خاوەن پیشەیەک کە ماوەی 31 ساڵە بەرهەمە شیرەمەنیەکان دەفرۆشێت و لێدوانێکمان لەو بۆ دەکرێت و باسی پیشەکەی دەکات کە تەوەری سێمان تایبەت دەبێت بۆ بابەتە بۆی هیواداری لەگەڵمانە بەردەوام بن و پێویستی سەرجەم ئەو بابەتانە بن کە ئامادەکراوە. بەڵێ هۆنیا هەر ئەو فرۆشیارە ئەوترێت خەڵک لە سلێمانی و لە شارەکانی تریشەوە سەردانیەکەن بەرهەمەکانی لە یەکڕن چونکە خاوەنی متمانەیەکی زۆرە لەناو بازاڕەوە ئەو خواردنانەش کە ئەیفرۆشێت پاک و خاوێن و سیقەیەکی زۆری هەیە لەناو خەڵکیە. ئازیزان وەک نەریتی بەرنامەکەمان دەچینە لای کەش و هەوا بزانێتین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرما لە چ ئاستێکە هاتن و هەرێمی کوردستان کەشەواڵی چۆنە بێت.
خۆشەویستان لە تەوەریەکەماندا باس لە خواردنە خۆماڵیەکان دەکەین لە ڕووی تەندروستیەوە کە تا چەندێک تەندروستن هیوادارم نانی بیانیتان خواردە بێ بۆی کە ئیتر سێری ئەم تەوەرەدان کرد برسیتان هەبێ. باسی ئەم تەوەریەکەین بە میوانداری دکتۆر سەروەرلەکی شارەزا لە خۆراکی تەندروست. کاک دکتۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونی لە پایانی ڕۆژ. زۆر بەخێر بن کاک تۆری بەڕێز. دەستپێک حەزەکەم باسێک لە خواردنە خۆماڵیەکان بکەم. بسمان چێ لە خواردنە خۆماڵیەکان ئەو خواردنە ناگرێتەوە کە لە کۆنەوە هەبوون و ئێستش بەردەوام دەخورێ، چونکە دەبینین ئێستا چەندین خواردنی نوێش هاتوۆتە ناو کلتور و ڕۆژانی ئێمەوە. باڵێ بە ناوی خوای بەشنی میهرەبان، خواردنە خۆماڵیەکان بریتین لەو خواردنانەی کە مۆرکی کوردیان پێوە دیارە، واتە لە وڵاتی خۆمانە مادە سەرچیەکانی هەیە، بەردەسە تۆ خواردنی لێ دروستەکەی. زۆرێکیش لەو خواردنانە کاڵێ خواردنی خۆماڵی یاخود خواردنی فۆلکلۆری ئەوەیە کە هی دای و داپیرانە یاخود هی باو باپیرانە ماوەتەوە بۆ ئێمە. زۆر باش کاک دکتۆر، خواردنە خۆماڵیەکان بەچی جیاکرێنیان جایان بڵێن خەڵکی ئێمە لە کۆنا چی خوارد زیاتر؟ خواردنە خۆماڵیەکان وەکوتمان مۆرکی نەتەوەی کوردی خۆمانی پێوە دیارە کە ئێستاش ماوەتەوە و جیلی تازەش هەن کە حەزیان لێ زۆر بابەت هەیە، مەسەلەن ترخێنە هەیە، مەسەلەن گەنمە کوتاو هەیە، مەسەلەن بۆ نمونە مەحشی هەیە، هەروە بێتەوە پەڵپینە بە ترش هەیە، مەسەلەن دۆینە هەیە، دۆخەوا هەیە، کاردوو هەیە کاکرێ بە شۆربا لێنرێ. زۆر بابەت هەیە، بەڵام ئەم خواردنانە بە شێوەیەکی گشتی کە لە کوردەواریە هەبوون لەبەرەوەی پێشتر ئیشیان کردووە، هەر بە ئەزمموی خۆیان فێری ئەوە بوون کە ئەو خواردنانەی بەکاری هێنن شتێ بەکاربێنن کە وزەیان باتێ بۆی بتوانن ئیشکەن. شتێکان بەکارهێناوە ئیتر بۆ نمونە جاری وا هەبووە زروفی مادیان باش نەبووە، گرانی بووە، شتێکیان بەکارهێناوە کە بەردەست بێت و گران نەکەوێت لە سەریان، بەڵام وزەشیان باتێ بتوانن چالەکەەکانی ڕۆژانە ئەنجام بێت. باشە کاک دکتۆر، ئێمە خواردنە قەیمەکانی تر هەر لە کۆنەوە هەن بۆی پێی کە ئەڵێن قەیم، بەڵام جیاوازیەکەیان چییە؟ ئایا ئێستا ئەو خواردنانە تەندروستن؟ بۆچی باوە بە پیرانمان کە دەیان خوارد هیچ بۆ زیانێکی نەبوو بەیان؟ بۆچی ئێمە کە دەیخۆین زۆرجار دەڵێن ڕەنگە چەور بێ یان برنجی کوردی بۆ منە قورس بێ، ئەم بابەتانەیە نەکایەوە. با لە ڕۆ تەندروستەکەیەوە باسیکەین. بەڵێ لە ڕۆ تەندروستیەکەیەوە جارێ پێش هەموو شتێک ڕۆنی کوردی فەرقێکی زۆر زۆری هەیە لەگەڵ ئەم زەیتانێکی ئێستا بەکارێ. پێش ڕۆنی کوردی بەکار هاتووە. تەنانەت ئەگەر ئێمە بپرسین لە باو باپیران ئەڵێ ئەوەی کە لە لادیا ژیا بێ ئەگەر دوو بزنی هەبوو بێ، دوو ماڕی هەبوو بێ، قەت بێڕۆن نەبووە. دایمە بەشی خۆی ڕۆنی هەبووە، بەڵام زیاتر شەکر و چایان کڕیوە لە ناو شار کە هاتوون بۆ ناو شار. بەبەستم ڕۆنی کوردیان بەکارهێناوە. باشترین جۆری ڕۆنیش هەتاکو ئێستا کە مرۆڤ بەکاری هێنابێ ڕۆنی کوردیە. بۆ چکە ڕۆنی کوردی یەکێکە لە بەرهەمەکانی شیر، یەکێک نییە لە بەرهەمەکانی گۆشت و چەوری حەیوانی کە مەڵێن ڕۆنی کوردی لە شیر دروستەکرێ. چۆن شیرەکە کەرەی کاکرێ بە ماست و دواتر ئەژەنرێت و کەرەکە لە دۆکە گیرە و ئەتوێنرێتەوە ئەکرێ بە ڕۆن. ئەمە بەرهەمێکی شیرە کە بەرهەمێکی شیرە فەرقی زۆرە لەگەڵ ئەو جۆرە ڕۆنێکە کە پێوترێ پیو لە کوردەواریە. پیو بە عەرەبی پێوترێ شەحم. ئەمە زیان بەخشە لەبەرەوەی چەوری گواستراوی تایە، پێوترێ چەوری ئینتیقالی. جۆرێکی کەی چەوری تایە پێوترێ ساتوریتد فات، واتە چەوری مەیو. بەڵام ڕۆنی کوردی کۆمەڵێکی زۆر ڤیتامین و کانزا و ترشە چەوری ئەمانەی تایە و بێکێکە لە پێکاتە سەرەکیەکانی خواردنە قەیمیەکان وەکو تۆ فەرمووت. کاتە تۆزێک ئێستا دەگمەنیش بووە خەڵک وەکو جاران بەردەسی ناکەوێت، هەر گرانیشە لە چاڕۆنەکانی کە تەنانەت ڕۆنی کوردی هەچی پێکهاتەی باش لە زەیتی زەیتونە هەیە لە ڕۆنی کوردیا هەیە و بەزیاییشەوە. بۆیە لە لیستەکەیە بە باشترین جۆری ڕۆندانرێ کە تەنها زەیتی زەیتون ئەتوانێت تا ڕادێک منافسەی کا، بەڵام هێشتا بەقەدەر ڕۆنی کوردی دەوڵەمەند نییە. یەکێکیکە کە تۆ فەرمووت لەو شتانە برنج خۆی خەڵکی خۆمان کەم خواردوێتی. ئەوانەی کە زۆر وەزیان باش بووە پێشتر هەفتەی دوو جار خواردویانە، سێشەمان و جومعان. ئەوەی کە وەزعی لە خوار ئەوانە بووە جومعە و جومعان خواردوێتی. ئیتر مانگ و مانگ و جەژنە و جەژن و ئەوانەش هەبووە کە خەڵک برنجی کەم خواردووە، کە خواردوشیانە برنجی کوردی بووە. برنجی کوردی
فەرقی هەیە کە لە خاک و ئاوی کوردستان بەرهەم هەیە کە لەو ژینگە سروشتەی خۆمان دەستمانەکەوێ فەرقی هەیە لە چاو برنجێکا کە نازانین چۆن بەرەمەهێنرێ و ئایا فێڵی تیاکرێ و ئایا نیشاستەی لە نیشاستە بەرەمەهێنرێ لە پلاستیک وەکو قسانەش هەمووی هەیە کە بێ بە داداچوونی بۆ بکرێ ئەوە بۆیە فەرقی هەیە لەگەڵ برنجیکەیە بەڵام وەکو وێنەیەک کە لە بەرچاومان بێ برنج یەکێک نەبووە لەو خواردنانەی کە خەڵکی خۆمان پابند بوو بێ لەسەری کەم بەکاری خواردنێکی ڕۆژانە نەبووە کەکتۆر بەشێکی جیاوازیەکان بۆ ئەوە ناگەڕێنەوە کە لە سەردەمی پێشووە ئەو کەرستانی کە خواردنەکانی لێ دروستکراون یاخودۆ بەرهەمانەی کە چێشتی لێ دروستکراوە خەڵک خواردەتی بەرهەمێکی سروشتی بووە بەدەستی خۆیانە و خەڵکە دروستیان کردو و بەرهەمیان هێناوە مەسەلەن دانەوێڵەکان خۆیان ناشتویانە یاخود ئەو ئاژەڵانی کە دواتر گۆشتەکان بەکارهێناوەتەوە یا شیرەکەیان بەکارهێناوەتەوە خۆیان بەخێویان کردووە خۆیان ڕاندویانە بەڵام ئێستا سیرەکە گەر شتێک زۆر سروشتی بە بەلانی کەم لە ئەم بیتە پلاستیکانەیان دروستەکرێن ئەویش دووبارە لە ڕووی پێکێنان و پێکاتێ یاخود لە ڕووی زانستی کشت و کاڵەوە شتێکی تەندروستمان بۆ بەرهەم ناهێنێ ئەوە تا چەندێک پەیوەندی هەیە ئەوە پەیوەندی زۆرە تۆ لەکوێ لە ژینگەیەکی تەندروستە لەکوێ لە خاچی خۆتا ئەو بەرهەمانەت دەستکەوێت لەکوێ لە دەرەوە بۆت بێ دوو لەکوێ کە لە خاکی خۆتا بەرهەمێنی بە ڕێگەیەکی سروشتی و ماوەیەکی زۆر زەحمەتی لەگەڵا کێشی هەتاکو و بەرەمەهێنرێ مەوادی کیمیایی لێنایی لەکوێ کە هەرچەنە لە وڵاتی خۆتا بێ بەڵام لەژێر بیتی پلاستیکیا بێ لە خانەی شوشە بەنگا بێ ئەمە فەرقی زۆرە بۆ چکە ئەوانەی کە لە خانەی شوشە بەنگا بەکاری بڵین بەرەمەهێنرێ موادی کیمیایی زۆر بەکارێنن بۆی بەرهەمێکی زۆریان هەبێ بۆی حەجمی گەورە بێ واتە قەبارەکەی گەورە بێ ئەمانە هەموو تەسیل لە تەندروستی مرۆڤەکە بەڵام ئەوەی کە بە تەبیعی لە ژینگە سروشتێکە بەرەمەهێنرێ بە سروشتی وردەوردە خۆی گەشەکە پەلەیتیان ناکرێت و زۆر بەشی موادی کیمیایی بەکار ناهێنرێ بۆی بڕەکەی زۆر بێ یاخود قەبارەکەی گەورە بێ بۆیە بۆ تەندروستی زۆر باشترە لەبەرەوەی مادە سەرێکیەکانی کە لەشی مرۆڤ پێویستێتی لە ڤیتامین و کانزا و ترشی ئەمینی و شەکرە پێویستەکان و کاربۆهیدرات و چەوری پرۆتین لەویا تۆ بە تەبیعی دەستەکەوێ بێ ئەوەی دەستکاری کرابێ لەمای کا دەستکاری کراوە هەروەکو چۆن مەسەلەن ئێماڵین دەرمانی کیمیایی هاکەیتە ناو لاشەی مرۆڤەوە لەبەرەوەی لە مەعمەلا دروستەکرێت و ئەو مادانە زۆربیان نامۆن بە لاشەی مرۆڤ بۆی لاشەی مرۆڤ پێشوازیان لێ ناکە کاریگەری لاوەکی ئەبێ دکتۆر باس لە وەرزەکان بکەین جاران هەموو کاتێ تەماتە نەبوو هەموو کاتێ خیار نەبوو شووتی بەستانە نەبوو بەڵام ئێستا بینین هەیە ئەنی لە پێشترە وەک دەبینین ئەم بەم شێوازە خواردن نەئەخورا هەر شتە و لە وەرزی خۆیە ئەمە کاریگەری نەرێنی هەیە لەسەر تەندروستیمان زۆر کاریگەری هەیە لەبەر ئەوەی ئێمە سروشتی مرۆڤمان هەیە بە پێی سروشتی مرۆڤ ئەبێ دەرمانەکان بەکاربێنێ ئەبێ خۆراکەکان بەکاربێنێ بە پێی سروشتی وەرزەکان ئەبێ مادەکان بەکاربێنێ بۆ نمونە سروشتی وەرزی زستان ساردە تۆ ئەبێ خواردنێ بخۆی کە گەرم بکاتەوە دژی سەرما بێ مەسەلەن تۆ لە زستانە لە بەهاراتەکاندا چی زەنجەفی لە خۆی گەرم تکاتەوە دارچینە خۆی گەرم تکاتەوە نعنا خۆی وەکو چای سەوز گەرم تکاتەوە جاترە بە هەمان شێوە بەڵام تۆ لە هاوینە ئاسی سرکا خۆی لیمۆ خۆی سندیە خۆی مەسەلەن مۆردە خۆی ئەو بابەتانە خۆی کە دژی گەرمان سروشتەکان ساردە اینجا خۆی ئەگەر زۆر وردی کەینەوە بۆ مرۆڤ چوار سروشت هەیە سروشتی گەرم و سارد هەیە سروشتی وشک و شێدار هەیە مەسەلەن خواردنی وا هەیە سروشتەکەی وشکە بۆ کەسێ نابێت کە پێستی وشکە و تەبیعەتی وشکە بێ بۆ یەکێ بێ کە پێستی چەورە و سروشتەکەی بڵێن شێدارە تەڕ تێگەی کاتر لەگەڵ ئەوەش ئێمەش تایبەتمەندی خۆمان تا ئێمە تایبەتمەندی خۆمان هەیە خۆراکەکان تایبەتمەندی خۆیان هەیە وەرزەکان تایبەتمەندی خۆیان هەیە نەخۆشیش تایبەتمەندی خۆی هەیە نەخۆشی وا هەیە سروشتەکەی گەرمە تۆ بێ دەرمانی ساردی بۆ بەکاربێنی خۆراکی ساردی بۆ بەکاربێنی نەخۆشی وایە سروشتەکەی گەرمە تۆ بێ بڵێن ئەفەن ساردە ئەبێت تۆ بە عەکسەوەی گەرمی بۆ بەکاربێنی
هەرکە دکتۆر ئەگەر سێریشی بکەی ئەو خەڵکانی کە لە دەشتاییە ژیان زوو جۆرە خواردنێکیان خواردەوە خەڵکی لە ناوچێکی شاخاوێ ژیاوە خواردنەکانی جیاواز بووە زۆر ڕاست. هەمووی فەرقی هەبووە. بەڵێ کاکتۆرێکێکتر لەو تایبەتمەندیانی کە خەڵکی پێشووی پێجاکرێتەوە لە خەڵکی ئەم سەردەمە ئەوەیە کاتێک سێری ڕسمی باوباپیرانمانەکەین هەمویان کەسانی لە شولارێکی ڕێکیان هەیە لە کاتێکا لەشانە پرسییان خوارد و باسیەوەکەن کە ئەو سەردەمەش گۆشت زۆر خوراوە بەشی پێویست خوراوە بەڵام هیچ کەسێک وەکو ئێستا قەڵەو نەبووە. ئەگەر خەڵک لە ئێسایا کە دانیشە لەسەر سفرەکەی گۆشت لەسەر سفرەکەیەتی یا مشک لەسەر سفرەکەیەتی بە حەزەرەوە دەسەبا بۆ پارچەیە گۆشت هەمێڵە من ڕێجیمەکەم و نەیخۆم و ئەوە دوو هۆکاری سەرکی هەیە ئەوە نەبووە. بەڵێ دوو هۆکاری سەرکی هەیە هۆکارێکیان وەکو تۆ باست کرد پەیوەندی بە خواردنەوە هەیە بە تایبەتی برنج کە کاربۆهیدرات و نیشاستەیەکی زۆری تایە لەگەڵ کاربۆهیدراتەکانی کە وەکو نان و نانی هیچ جۆش بێ قەینا تۆزێ لە نانی برنج لە نانی گەنم باشترە نانی جۆ لە نانی گەنم باشترە بەڵام ئەویش هەر کاربۆهیدراتی تایە سەرچاوە کاربۆهیدراتەکان ئێمە قەڵەوەکەن هۆکاری سەرەکی سەرچاوی کاربۆهیدرات زۆر بەکارهێنین ئێمە وتمان پێشتر ئەوەی کە وەزعی زۆر باش و بێ هەفتەی جارێ هەفتەی دووجا برنجی خواردووە ئێستا خەڵک ڕۆژانە برنجەخوا ئەمەی خەڵکی قەڵەو کردووە زائیدەن ئەو زەیتە خراپەی کە بەکارێت چکە زەیتەکەش زەیتی گواسراوە و لەگەڵ زەیتی مەیوی تایە ئەم گواسراوە و مەیوە دوو پێکاتەی زەیتن کە لە زەیتی سناعی پیشەسازیە هەن ئینسان قەڵەوەکەن ئەمە هۆکاری خۆراکی هۆکاری دووەمیش کەمی جوڵە و چالاکی کاتە جوڵەش بەشێکی ترە لەوەی کە هۆکارێکی سەرەکیە بەڵێ دکتۆر هەر ڕەبتی کەمەوە بە کوردەواری خۆمانەوە ئێمە ئێستا زۆر گرنگی بە چێژێن ینی گرنگین کە خواردنەکەمان زۆر خۆش بێت گرنگ نییە تەندروستیان تەندروست نەبێت بەڵام لە پێشترا بین هەموو ڕۆژە هەستاون تەنوریان گەرم کرد یەکسەر شتەکان بە حازری خواردویان تەماتێکیان خیارێکی سروشتی لەگەڵیە ئەمە وای کردووە ئەم چێژەوە مالێ بکە تەندروستی خواردنەکانمان لەدەست بین. بەڵێ ئەویش تا ڕادەیەک تەسیری کردووە بۆ نمونە تۆ باسی چێژی خواردنەکەی چێژی خواردن لە دەمایە بەڵام خۆی حکمت لەوایە ئێمە بێ بزانین چی بۆ تەندروستی لاشەمان باشە ئەگەر تامیشی ناخۆش بێ چێژیشی زۆر خۆش نەبێ ئەوە بەکاربێنین ئەوە مهمەکە بچێتە ناو جسمەوە عەزێتمان نایە نەگەوەی کە لە دەما خۆش بێت تۆ تەماشاکەی شیرینیەکان ئەوانەی کە پۆتاسیۆم و ئەمانەی تایە وەکو پسکیت و نەستەلەوە ئەوانە ئەخۆ شیرینی دەستکرد چەند خۆشە بەڵام چەند خراپیشە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام خواردنی واشەیە ناخۆشە تەماشاکەی چاکی سەوز تامی نییە کەی خۆی خۆش نییە کە چی چەند ئیسفادەی هەیە بۆ مرۆڤ بەڵام چالاکی ئەم مێشکە ئارامەکاتەوە و چەورێ سووتێنێ و کۆمەڵێکی زۆر ئیسفادەی هەیە بۆ مێشک و بۆ زاکیرە و بۆ زۆر شتیکە بۆیە ئەوە بەڵێ هۆکارێکە بەپێی کۆمەڵگاکانی شەگۆڕێیسە کۆمەڵگای ئێمە زیاتر بە شیرینی و بە سوێری چێژەیە بەشتەکان مەسەن شیرە بڵێن ئەو بابەتانەی کاچێتە قاڵی هەویرەمەنیەوە وەکو پاقلاوە و برمە و کێک و چی ئەوانە بە شەکر چێژی ئاەتی ئەوانەشی کاچێتە قاڵبی چێشتەوە بەخوێ ئەمەش هەردووکی خراپە بەڵام تۆ کاتە خوێگەش و شینێکش خراپە بەڵام کۆمەلگەی وا هەیە وەکو کۆمەلگەکانی هندستان و پاکستان و چین و ئەمانە زیاتر بە بەهارات چێژەیان بە خواردنەکانیان بەهاراتی زۆربەی سوودبەخشە لە چاوخێ و شەکر و ئەمانە. کاکتۆر ئەوە کاوکارشم ئاماژەی پێدا بۆ پێی کە لە سەردەمەکانی پێشووە لە هەموو وەرزەکە هەموو خواردنەکان بەردەست نەبووە لەنێکجا خواردن هەڵگیراوە یاخود وش کراوەتەوە بە تایبەت میوەکانیان مەسەلەن ترێ وش کراوەتەوە مێوژی لە دروست کردەوە هەنجیری وش کراوە یاخود توی وش کراوە ئەمانە هەبوون لە شەوچەرەکان ناخوراوە ئەمە تا چەندێ دروستە ئەم خواردنە وش کراوە ئەوە فەرقی هەیە خواردنی وش کراوە لەگەڵ خواردنێک کە لە بەفرگرە بەڕادا هەڵە گیرێ فەرقی زۆرە بۆ لەبەرەوەی هەنجیر کە وشکە کرێتەوە هەروەکو چۆن باسی ڕۆنی کوردیمان کرد کە لە هەموو ڕۆنەکانی کە بە قوترە تەنانەت لە کەرەش باشترە کە خۆی لە کەرە دروستەکرێ بە هەمان شێوە مێوژ و کشمیش و هەنجیری وشک و ئانە لە ترێ و لە هەنجیری تەڕ و ئەوانە بە قوترن لەبەرەوەی هەنێ گۆڕانکاری کیمیاییان بەسەرا هەیە ڕێژەی ئاوەکان کەمەکاتەوە بۆیە مادە کاریگەرەکان
مرەکەزە بێواتە چڕە بێتەوە و کاریگەری خۆراکی و دەرمانیان زیاترە ئەمانە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە تۆ هەنارێک یان تەماتەیەک لە بەڕادا لە بەفرگرا هەڵەگری لە فەسلێک بۆ فەسلێکی کە مەسەرەن هەنار پایزان پێگات تۆ هەڵیگری بۆ بەهار بۆ دوو فەسڵ دوای خۆی ئەمە وتمان سروشتی ئەو مادەیە لەگەڵ سروشتی مرۆڤ سروشتی پزیشکەکەی کە بڵین مەزاجەکانی پێوترێ ساردە گەرمە یاخود تەڕە یا مشکە ئەو کاتە تەزاڕوو بکات و تێکی ئەیە کە تێکیە هێشێکە بێت لە هۆکارەکانی نەخۆشی. دکتۆر نمێ زۆر جەخت لەسەر ئەوەکەینەوە کە ئێستا بینەرانمان ئەو کەسانیمان بیننیان ئێمە کە سوود لە بابەتەکە وەربگرین چۆن سوود لە خواردنی خۆماڵی وەربگرین بە چ شێوازێک لێنێن یعنی چ ڕۆتینێک پێڕۆکەین بۆی کەم خواردنە سوودمان پێ بگەێنێنێک زیاد کۆمەڵێشت هەیە بۆ نمونە خواردن ئەو نە لێ بنرێ کە بخورێ مەسەرەن نەچی کە نیوەڕۆ لێرنا بۆ ئێوارە بمێنێتەوە ئەمە ئێشتا ئەمە زیانەکەمەکەیە زیانە زۆرەکە ئەوەیە کە تۆ ئێوارە زۆر لێنێ بۆ سبەینێ بمێنێتەوە لە کوردەواریا پێوترێ خواردنی شەوە سارە خواردنی شەوە سارەوەی کە شەوێکی بەسەرا ئەگەڕێتەوە یاخۆ شەوێکی بەسەرا تێپەڕە بێ ئەو کاتە زیانی زیاترە تۆ ئەی خەیتە ناو سەلاجۆ بە تایبەتی ئەوانەی کە چێشتن ئەوانەی کە چێشتن ئەوانەی کە پرۆتین و کاربۆهیدراتین کە ئەخرێتە سەلاجۆ ئیتر مادەی خۆراکی و سوودەکانیان کەمەکە ئەوەی چێک لە ڕێگاکانەوەی کە کەم لێ بنرێ هەر ئەوەی کە بەش کات و نەمێنێتەوە یەشێشکە لە ڕێگاکان ئەوەیە لەگەڵ خواردنە سەوزە میوە زۆر بخۆین لە 150 خواردنەکانمان سەوزە و میوە بێ ئەمە کە برنج و شلە و شتیکە ئەخۆین بەڵام ئەمە بە نیوەی خواردنەکانمان بێ نیوەی کەیان چی بێ سەوزە و میوە بێ میوەش وا باشە پێش بخورێ سەوزە لەگەڵ نانە بخورێ ئێمە عادەتمان وایە چی میوە شەوانە خۆین ئەمە کارێکی هەڵەیە میوانمان بێت و میوەدانەنەوە هەر کار لە ئاخیر شابێ داینە نەگەر داینە ینی میوانەکە ئیزنی بۆی بڕوە لە دوای ئەوانە اینجا میوەدانێ بەڵام خۆی میوە باشترین کارەوەیە چێشتەنگا بخورێ یاخود بەیانیان کە تۆ 12 ساعتە کە لە خەواڵەسی تازەی چن نەخواردووە میوەیەکی سروشتی بخۆی کە شەکرێ باتێ وەکو خورما و هەنجیر و مێوژ و ئەوانە بەڵام نابێت زۆریش بخۆی هەموو میوەکان خەیتە بانیان بۆی لە پڕ ڕێژەی شەکر بەرز نەبێتەوە و ئەرگ لەسەر کۆ ئەندامی هەرس و لەسەر پەنکریاس و شەکری خوێن دروستکە بۆیە میوە باشە بەسکی خاڵی بانیان نیسبەتێکی لێ بخورێ دوای ئەوە چێشتەنگا و باشە دوای ئەویش عەسر ئەگەر ئەو کەسە بۆی نەگونجا بۆی نەلووە لەو کاتانە بیخوا ناچارە بێ شەو بیخوا کەەوە خراپترین کاتی خواردنی میوەیە ئەوە باسی سەوزە میوەمان کە لە 150 خواردنەکانمان بێ لەگەڵەوەشە پرۆتینەکان زۆر مهمن کە ئێوە کە باسی خواردنی کوردەواریەکەین مەسەرەن تۆ وەرە گەنمە کوتاو چەند خواردنێکی باشە بۆ لەبەرەوەی نۆشی تایە گەنمی تایە نۆکەکە ڕێژەیەکی باش پرۆتینی تایە گەنمەکە کاربۆهیدراتی تایە زۆر باشە لەم باشتر چییە؟ لەم باشتر بریتە لە ترخێنە بۆ چکات ترخێنە نیسک و نۆک و هەنێ سەوزەی تێەکەی هەنێ جارای هەڵوژەی تێکرێ چەنگەوەری تێکرێ ئەوانەی تێکرێ کە زۆر باشن یاخود چەرەساتەکانی تێکرێ گوێز و ئەم بابەتانە بۆی تامی خۆش بێ بەپێی ئەو ماڵی کە دروستێکە ئەمە پرۆتینی زۆرتەیە پرۆتین لە کاربۆهیدرات مهمترە جا من نەکەمی و جاران کێکێ نەخۆش وایە بەڕاستی یعنی چون ترخێنیان بۆ هێنایان وترم کەسە باشە بێتەوە ئەمە بەڕاستی واگەێنێ هەموو مادە پێویستەکانی تێ هەموو مادە پێویستەکانی بەڵێ ئەوە بەس بڵێن جۆرە خواردنێک بووە کە کردویانە حەزەکەی ناوەکەش پێڵێم ئەوە تەنها 2-3 سەرگ ترخێنەیان کوڵانووە بۆ ئەو کەسە مەسەن ترش و تەڵاش هەبووە لە کوردەواری ئەوە کە لە ترخێنە دروستەکرێ ئەو خواردنەی کە تۆ باسیەکەی پێوترێ بێبەرە زمانی زوو بەکارێنێنەوە تەنها بۆ کاتی هەڵامەت کە زستانان نەخۆش کەوتووە ئەو 2 سەرگ ترخێنە 3 سەرکیان بۆ کوڵانووە و یایەنە پێی بۆی چاک بێتەوە کەکتۆریکێکتر لە تایبەتمەندیەکانی خواردنە کوردەواریەکە ناخۆت خواردنە کۆنەکان ئەگەر دیقەت بێ ئەوەیە کە خواردنی ڕەنگا و ڕەنگن ینی زۆرترین پێگاتی یا بەکار هاتووە بۆ نمونە هەر ترخێنەکە خۆت باسێ کرد چکە لەوەی کە شەلمی تایە
چەنەوەری تایە سەوزەی تێکەن نیسکی تێکەن نۆکی تێکەن گوێ زۆمانی تێکەن جارا گۆشتی تێکەن ئەم هەموو شتەی تری تێکەن ئیتر ئەوە بیان و بۆ هیچ کەسێ نامێنێتەوە هەموو مادە خۆراکیەکانی تیا اینجا خۆی ئەوە شەرتیشە کە خواردن بەپێی ڕنگ بخۆی خۆی ئێمە لە خواردنە بەوە باش بوو ئەو پرسیارە ئێمە لە خواردنە 5 ڕەنگی سەرەکیمان هەیە کە بۆ خواردن ئەبێ بەپێ ئەو 5 ڕەنگە بڕۆین چ بۆ سەوزە چ بۆ میوە مەسەرەن ڕەنگی سپیمان هەیە وەکو پیاز و سیر و گوێ سند و ئەو بابەتانە لە سەوزە و میوەکانە مۆز هەر بە سپی حسابە چکە کە ئێمە تێقڵەکەی حساب نیە ئەوەی کاخورێ ناواخنەکەی کاکڵەکەی ناوەکەی سپیە خواردنی سوورمان هەیە وەکو هەنار وەکو تەماتە وەکو تووری سوور ئەمانە کە سوورن وەکو چاوەنگەر کە هی سوورمان هەیە جارواشە تۆقە بێبێ بە مۆر خواردنی مۆرمان هەیە وەکو هەڵوژەی مۆر ترێی مۆر خۆی مەڵێن ترێی ڕەش یاخود باینجانی ڕەش ئەمانە هەمووی مۆرە هیچی ڕەش نییە بەس تۆقە بێتەوە ئەوە مۆر باسی سوور و سپی و مۆرمان کرد زەرد و سەوزیش سەوز زۆرە سەوزەواتەکان لە میوەکانە کیوی سێوی سەوز اینجا زەردیش وەکو سێوی زەرد وەکو جێزەر وەکو لیمۆ وەکو پرتەقاڵ ئەنەناس سندی نارنج درنج لە سەوزەکانیشە مەسەن کولەکە زەردە هەیە جێزەر هەیە بیبەری زەردی شیرین هەیە بیبەری تونی زەردی زەرد هەیە ئەمانە بە پێی ئەم ڕەنگانە تۆ ئەتوانی لە سەوزە میوەکان بخۆیت خۆی ئەگەر زۆ وردی شکەینەوە بە پێی پێویستی لاشە ئێمە ئەڵێ بێت تۆ ڕۆژانە 5 ڕەنگ بخۆی یان دوو ڕەنگی سەوزە لەگەڵ 3 ڕەنگی میوەیە یان 3 ڕەنگی میوە لەگەڵ دوو ڕەنگی سەوزە بەڵام بەعام سەوزە لە میوەش باشترە بۆ چونکە سەوزە ڕێژەی شەکری کەمترە و ڕیشاڵی زیاترە لە میوەکان بۆ تەندروستی مرۆڤ بەهێزترە لە میوە دکتۆر باس لەو شتانە بکەین کە هەویرن یعنی بۆ نمونە نانی تیری زۆر باز دەکرێت و خەڵکی ئێمە عادەتەن کورد حەزی لێ بە چێشتەوە بیخۆوە یان کولێرەمان هەیە کە بە تەنور ئەکرێ ئەمانە لە ڕووی تەندروستیەوە چۆنن باشترن لەو نانە بازاڕی کە بۆ من ڕۆژانەی کڕین ینی و بەس مشکانی بەڵام ئەمە شتێک کە ئەوترێت ئەو نانی تیری و نانی هەورامی و ئەمانەی کە تەنکن بەعام باشترن لە کولێرە و لە نانی بازار و ئەو بابەتانە جا نانی بازاریش خراپەکەی لە چیایە جارێکە خوێی تێکەم خۆ ناچێت خوێکی سروشتی تێکە خوێ هیمالایی تێکە خوێی دەریای تێکە چێ خوێی معمەلی تێکامەی کە هەرزانە لە کیسایە و یۆدی تایە خۆی ئەوە خراپە خەمیرێکی زۆری تێکرێت جاروای ئینسان ئاوسێنێ ئەوە خراپە ئینا سۆدەکە سۆدە زۆر خراپ نییە وەکو هەنێک کەس باسیەکە سۆدە قەینا مادەیەکی کیمیاییە بەڵام مادەیەکی کیمیایی سروشتیە چکاکی هەمووی مادە کیمیایی خراپ نییە ئەمە مادەی کیمیایی دوو نوع بۆ گەدەش ئیستیفادەی زۆر باڵێ مادەی کیمیایی ئەندامی هەیە ئۆرگانیک عەزووی هەر ئەو مادانەیە کە لاشەی مرۆڤی لێ دروست بۆ کاربۆن و هایدرۆژین و نایترۆژین و ئۆکسیژین ئەو بابەت اینجا سۆدە لەو بابەتەیە کە هەچەند مادەیەکی کیمیاییە بەڵام مادەی کیمیایی سروشتیە بۆیە سۆدە زۆر خراپ نییە بەڵام ئەوەی کە خراپە بریتیا لەوەی کە نانەکان ئەسوورن ناویان نابژێ کە خوێیەکی زۆری تێکرێ و ئەزێتی گورچیلەکانەیە زەخت بەرزەکاتەوە بریتە لەو ڕێژە خەمیرە زۆرەی کە تێکرێت بەڵام خۆی بە گشتی برنج زۆر تەندروست نییە بۆ تەندروستی مرۆڤ بۆ سەحەتی مرۆڤ لەبەرەوەی کاربۆیدرات و نیشاسی زۆرتەیە لە دوای ئەو نانیش خراپە تۆ ئەگە بتوانی ساوەڕ بخۆی بەبێ نان زۆر باشە قەرە خەرمان بخۆی ئەمانە زۆر باشترن لە برنج و قەڵەویشن ناکەن بەڵام لەمانیش باشتر بریتێ لە پرۆتینەکان ئەوەی کە باسمان کرد شۆربای گەرمە کوتا و نیسک و نۆک و فاسۆلیا و پاقلە و ماش و ماشێنەش کە هاتۆ بیرەمە چێکە لە خواردنە کوردەوارەکان بە تایبەتی ماشی ڕەش یاخود کە ماشە ڕەشەی پێڵێن پرۆتینێکی زۆر باشی تایە ماشە سپێکەش وەکو فاسۆلیا وایە ئەویش هەر زۆر چاکە سەرچاوی پرۆتینیە ئێتە شیرەمەنیەکان شیر و ئەو بابەتانە زۆر گرنگن شیر و ماز بە تایبەتی هێلکە زۆر باشە پرۆتینی تایە مادەی کانزایی زۆری تایە چەرەساتەکان ناوکە کوولەکە گوێز بام ئەمانە بۆ تەندروستی مرۆڤ زۆر گرنگن باشە کاکتۆر ئێمە زۆر کات باسی ئەم خواردنە کوردەواریانەکەن لە بەرنامەکەمانە باوکو خەیاڵە باسی نەکەین بۆی بینەرانیش بتوانن
لە ماڵەکانی خۆیانە دروستیکەن کەسێک لەم سەردەمەیە کە پێکاتە خۆراکیەکان یاخود ئەو کەرستانی کە خواردنی لێ دروستەکەن بەم شێوازە بەرهەم دەهێنرێ کە خۆمان نزانین چۆن بتوانێت خواردنێکی تەندروستی خۆماڵیان لە ماڵەکەی خۆیان ئامادەکە و زۆرترین خواردنی تەندروست بخوا لە ماڵەکەی خۆیان ئەبێ ئەو شتانەی کە ئەڵێن باشە دەستەبەری کا و خواردنی لێ دروستکە مەسەلەن ئەو نە فاسفود بەکار نێنێ باسی فاسفودمان نەکەواتە خواردنی خێرا بەدەست خواردنی خێرا بەدەست پیتزایە هەمبەرگرە شاورمەیە گەسە تەنانەت کەبابیش ئەچێتە قاڵبی فاسفودەوە تا خواردنی خێرا بەدەست ئەوانە بەڵێ تامیان خۆشە بەڵام بۆ تەندروستی باش نین بەڵام ئەو شتانەی کە ئەگەر لە ماڵە خۆمان حازریکەین و باش بێت ئەبێ ئەو کەرەسانەمان هەبێت با لە هەموو ماڵێکە بەهاراتەکان هەبێ با لە هەموو ماڵێکە ئەو پاقلەمانیانە و دانەوێڵەکان هەبێ شۆفان جۆ شۆربای جۆ شۆفان زۆر زۆر مهمە بۆ تەندروستی مرۆڤ دەستە خۆش بکات زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونە زانیاریەکانی جێگەی سوود ببێ بۆ بینەران و لە مدرا هەمومان هەوڵ بین باشتر خواردنەکان ئامادە بکەین و خواردنی باشتری سەرکەوتۆ بن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەروەرلەکی شارەزا لە خۆراکی تەندروست بەڵێ ئازیزان هاوکارانمان ڤیدیۆکیان ئامادە کردووە لە شاری سلێمانی پێشانگایەکی کاری دەستی خانمان کراوەتەوە بینەرە بین بزانێکی لەوێ چی پێشکەش کراوە ئەم پێشنگایە لەلایەن تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانەوە کە ئامادەکراوە و پێشنیاری تۆڕەکەیە بۆ ئەو خوشکانەی کە ئیشی دەستیان هەیە و دەزڕەنجینن بۆ ئەوەی هاوکاریەک بێ بۆیان لەم ڕۆژانەیە کە ڕۆژانی 16 ڕۆژ دژی تونند و تیژی دژی ژنانە ئەم ڕۆژانە بۆ ئەوەیە کە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکان لەم ڕۆژانەیە خۆیان ئەبینەوە لە چەند کارێکا وەکو پێشەنگاکردنەوە هەروەها کۆنفرانس و هەروەها چەند ئیشێک و بابەتێکی تر کە ڕێکخراوەکان پێی هەڵەسن لەم ڕۆژانەیە ئەمەش کاری تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانە کە هەستاوە بەکردنەوەی ئەم پێشەنگایە بۆ ژنانی دەزڕەنجین وەکو هاوکاریەک کە بتوانن کارەکانیان لەم ڕۆژانەیە عرضکەن و بیفرۆشن و ئیسیفادەی لێ بکەن خاتونجان ئەم ئیشانە چەندێکە خەریکی و ئەمانە دەتوانن بژێوی ژانی تۆ دابین والله باشە مناسبە تقریبا باشە خراپ نییە بەمای بڵێن سیانسە ساڵە بێ خەریکیەوە بەڵێ ینی بۆچی بۆکو سەرچاوێکی بژێوی دەست پێکریان حەز و ئارەزوو والله حەز و ئارەزوی خۆم زیاتر حەزم لە ئیشەکەیە زۆر چەند توانیتە پەری پێ بدەیوە ببێ بە سەرچاوێک تقریبا باشە خراپ نییە باشە مانی زیاتر ئەو بابەتانە والله ئیتر توزانم یعنی بەپێی شتەکەیە بەپێ ینی بڵێن گۆشتەکەیان کە دروستیەکەم بەپێی حەز و ئارەزوی خۆیان داوای ئەکەن زیاتر بابەتەکانی تریەوانە کێ بەکاری ئەوانەش وڵایتر هەر بۆ جلی کوردی شت وانی هەندێک گەشتانە باس بکەی کە دروستیەکەی وڵایتر هەر ئەمانەیە دروستیەکەم بێنە با خەڵک ئەم گۆشەیە و ئەمانەش ئەم کچەم ئەیکام ئیشانە ئەرەوەڵا ئیتر ئەمەش گۆشەوە سەرمێز و تەپڵەکەەوە ئیتر ئەمانەش دواوەشەوە هینی سوکانی سارەیە لەسەر چاکە تووشدایانە ئەو شتانە کەوا ئەوشکەوە شتەکەم ئەمانە شەر خۆت کردوتنوانی بەڵام کەوا شتەکە شەر خۆم کردومە ئێستا زیاتر ئەمانی کە بەکارێنن خەڵکی بڵێن بە تەمەنن یاخود گەنجن باشە بە تەمەنیش و ئیتیژ بەکار زیاتر هەر گەنجەکان بەکارێن بێگومان ئەم ئیڤنتانە زۆر ینی بەرەو پێشبوونێکی چاکە بۆ ئەم کارانی کە ئێمە ئەیکەین چاکەینە ئیڤنتێکی ئاواوە کۆمەڵە خەڵکی زۆر دێن و لە ڕێگەی ئەوانەوە کاردی خۆمان یاخود شوێنی خۆمان ئاشکراکەین و ئەو کاتانش لە ڕێگەی ئەم ئیڤنتەوە پێمانە ناسن من ێستا بە شیرینی زیاتر بەشداریم کردو لەگەڵ بۆرەک و بریانی ئێمە هەر خۆمان ئەو گروپی کەتیە بەشدارین پێویستەکە کە ئیشەکانت جیاواز بێ هەرکەس ئیشەکانی جیاواز نەبێت ناتوانێت مافی بەشداریکردنی نییە لەم گروپەیە بۆیتە نا ئیشە جیاوازەکان ئەتوانن بەشداری بکەن و ئێمەش بە بەردەوامی ئێمە هەرچەند خواردنیشین بەڵام دەیمەن شتی جۆرە و جۆرمان کردووە مەسەلەن شیرینیەک دروست ئەکەین بە مێشکی خۆمان
و دوایی کە دای ئەنین دێشی ئەخۆن خەڵک زۆریان بەدڵەبێ. وڵات جیاوازیەکەی لە ڕووی پاکوتەمیزی وڵی با بڵین ئیشەکە تۆ لە ماڵەوە بیکەیت زیاتر خەریکیەوی زیاتر پاکوتەمیزترە زیاتر با بڵین ئەها تەرتیبتر و ئەوەیە. ئێوە ئیش تەنها لەم پێشنگانەیەکەن یا لە دەرەوەش مەسەر تەڵەبیات مەسەلەن پێیشتان هەیە چۆتان هەیە چۆن شتەکانتانە ناسێت؟ من وەکو خۆم پیجێکم هەیە لە ئینستاگرام ناوی خوانی ڕەنووە لەوێەوە خەڵک داوای خواردن شتەکانەکە یاخود لە پێشانگەکانە کارتەکان یان ئێمە دواتر تەلەفۆن مەکەن حیجزەکەن و اینجا بۆیانە نێرم. ئیشەکانتان توانیتانە بیناسەن لە ڕێگەی سوۆشال میدیاوە چەند هاوکارتان بەیان ئەم پێشنگانەی کارکردەوە چەند هاوکارتان؟ وڵا پێشانگەکان زیاتر هاوکار بووە تۆ عادەتەن کە لە پێشانگەکانە زیاتر خەڵکە بینی کە کارتەکەیانیت اینجا دوای ئەوە سوۆشال میدیاکەتیان پێناسێنیت ئیتر لەبەرەوە پێشانگەکان زۆر هاوکار مابوون. جیاوازی چیتان کردووە گۆڕانکاری لە ئیشەکانتانە؟ بەڵێ ئیشەکانمان ئێستا بۆ منە خۆی کێکی تەڕ عادەتەن لە هەموو شوێنێکە کە لە پیجەکانە ئەیبینی کۆمەڵێکە ڕستی دیاری کراوەکە با بڵین شوێنێتی دروستکردنەکەی بەڵام من هاتووم ئێستا لە سۆسەکەیە سۆسێکی تایبەتر بە خۆم دروستم کردەوە بۆ منە هەر نەچوم شەکر و نیشاستە با بڵین شەکر و نیشاستە و کاکاوکە تێکەڵاوکەیت و بیکەی بەسەریا و هەروەکو شتێکی هاکەزایی من ڕۆشتم بۆ منە چۆکلێتم بۆ تواندۆتەوە و کردوم بەسەریا اینجا ئەو زینانەی کە ئەیبینی بۆم داناوە کردوم بەسەریا هەروەکو جوانکاری و ئەوە ئیتر بەو شێوەیە. عزیزان دووبارە سڵاتی خوا گەورەتان لێبێت لە تەوەری دو ماوەکە پێشتری ڕاماژەمان پێکرد باس لە گرنگی ڕووناکیەکەین لە دیزاینی ناو و دەرەوەی ماڵەکانمانە بزانێکین لە ئێستادا چەند جۆر ڕووناکیمان هەیە کە ئێمە ئەتوانین لە ناو ماڵەکانمان و لە دەرەوەی ماڵەکان و یاخود شوێنی کارکردنمان بەکاری بێنین و ئیستیفادی لێ بکەین. بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز کاک ڕەنیا عەلی ئەندازیاری کارەبامان کردووە لەگەڵمان نابێت و گفتوگوی زیاترەکەین. کاک ڕەنیا زۆر بەخێر بێت. مەوێت لەوە دەست پێ بکەین سەرەتا ئێمە چەند جۆر ڕووناکیمان هەیە کە توانین لە ناو ماڵەکانمان و شوێنەکانمانە بەکاری بێنین. خۆی بابەتی ڕووناکی یعنی ئەگەر بە ئەم باسی بکەین دوو جۆرمان هەیە یەکی مەسەلەن ئیندۆر و ئاوتدۆر ناو داخلی شوێنەکە یعنی بەسم ناوی شوێنەکە و دواتر دەرەوەی بیناکە وەکو بابەتی ناوەوەی بیناکە ئەگەر باسی بکەین ئیندۆر ئەمە لە ئێستا خۆی چوار جۆری هەیە بەڵام تا ئێستا ئێمە هەر لەسەر سێ جۆری ئەڕۆین مەسەلەن جەنەڕاڵ یعنی عام بە عام ئەو ئینارانی کە لە ناو شوێنەکە بەکارە کە زیاتر ئەو بابەتان ناگرێتەوە کە ئیناری ڕئیسین لە ماڵەکە هەن ینی کە ئیسفادی لێکی لە کاتێکە کە تۆ لە شەوە مەسەلەن ئیتر کاملی ئەو شوێنە ڕووناکەیتەوە ئەمە جۆری یەکەمێتی کە ئیدە کۆمەڵێک بابەت دەگرێتەوە و سپۆت لایت و ئەو ئینارانی کە قووەتیان زۆرە دواتر لە جۆری دووەمە ئەکسەنت لایتمان هەیە بۆ نمونە دیکۆرێکت هەیە تۆ ئەتەوێت ڕووناکی بکەیتەوە یان ڕەفەیەکت هەیە یان مانزەڕەیەکت هەیە هەڵە دواسی و ئەتەوێت فۆکەسێکی بخەیتە سەر لە خاڵی سێهەمیە ئەو جۆرەمان هەیە کە بۆ بەکارهێنانە واتە تاسک لایتەواتە تۆ بۆ کاری ڕۆژانە بەکارێنی خوێندنەوەی نووسینە ئیشکردنە لەم سێ بابەتە بۆ ئیناری ناوە باشە بە ئەم ئەبێت لە هەموو شوێنێکە جەنەراڵەکە و ئەکسەن لایتەکەی تیاابێ بۆ تاسک لایتەکە کەوتۆتە سەر ئەو شوێنی کە لە ناو بیناکەیە تۆ بەکارهێناوە بۆ نمونە ئۆفیسێکت هەیە ئەبێت تاسک لایتەکەی تیاابێ بۆ نمونە پێویست ناکات لە ناو متبەخەکەیە تۆ تاسک لایتت هەبێ واتە بە جەنەراڵەکە و ئەکسەن لایتەکە ئەتوانی تاوی ئەو شوێنە ڕووناکەیتەوە ئەو ئیسفادێ بۆ بگەێنێت کە بەکاری هێنیت ئەو ژوورە وەکو بابەتی دووهەمیان کە ئاوتدۆرە ئەوە ڕووناکی دەرەوە ئەویش تەوزی ئێبێت بەسەر سێ بەشە مەسەن جادەمان هەیە و دەرەوەی بیناکەمان هەیە لەگەڵ مەسەلەن باخ و وڵکوە یعنی شوێنی ڕۆیشتنی خەڵکەکان ئەویان ڕووناکیەکانی جیاوازە خودت
بەیەک هەم ڕووناکیەکانی جیاوازە هەم مواسەفات و تایبەتمەندی خۆی هەیە بۆ بەکارهێنان. کاکڕێنیا من حەزەکەم ئەو بابەتە جیاکەین و بە زمانێکی سادە بە خەڵکی بگەێنین کە ئایا هەنێ لایتمان هەیە بۆ پێویستیە هەرێکیشمان هەیە بۆ جوانکاریە باشە کاتە ئەمە بۆ پێویستی بەکاریبیینیان بۆ جوانکاریە ئەو تاتوانین سوود لە هەردووکی ببینین بۆ ئەوی کە ڕووناکیێکی باشمان هەبێت لە ئێستا ئەبێت هەردووکی بەکاربێنرێ لەبەر هەم دیکۆرات زیای کردووە لە ماڵەکانە هەم تەسمیم بەرەو پێش چووە واتە تۆ لە ماڵەکەتا گۆشەی زۆرت هەیە کە بەکاری ئەهێنی ئەبێت هەردوو جۆرەکەی بەکاربێنرێ. زۆر باشە کاگڕەنیا کە دیقەتی ئەدەین ڕووناکی گڵۆپەکان جیاوازی هەیە یاخود دەرەجەی ڕووناکیەکە جیاوازی هەیە لە ناو ماڵە مەسەلەن ئەو پلەی کە ڕووناکیمان باتێت لە چ ئاستێکات بەوەی کە هەم تاریک نەبێت شوێنەکەمان هەم ئەوەندەش ڕووناک نەبێت چاوە ئازێت بات و ئەو کەسە پێی ئیزعاج بێت. کۆمەڵێک قانوناتی هەیە باشە بۆ نمونە تۆ ئەتوانیت ئەگەر مەطبەخێکت هەبێت باشە یونتێکمان هەیە ئێمە لایتی پێ ئەپێوین بۆ نمونە لومێنە باشە مەسەلەن لە شوێنێکات مطبەخ بێ باشە فەرقەکات ئەگەر مەساحەکەی مەسەن 5 متر بێ فەرقەکات لە شوێنێک کە دوکانێک بێ هەمان 5 متر بێ یعنی بۆ مطبەخەکە ئەگەر پێویستت بۆ نمونە بە 5,000 لومێن بێ بۆ شۆپەکە بە هەمان قیاس پێویستە بە 10,000 لومێنە بێ یعنی بەپێی بۆیاخی دیوارەکان بەپێی ئەساس و فێرنیچەرەکان کە بەکار هاتووە تایبەتمەندی لایتەکەش ئەگۆڕێت کە تا چەند قۆتێک بەکارەهێنی بۆ ئەو شوێنە وەکو نێکی ئەساسی کە باسی بکەم کە زەڕور بێ یعنی لە ئێستا خەڵک هۆشیار بۆ تۆ لەوەی کە مەسەرەن ڕەنگەکان چی بەکار بێنێ لەگەڵی وەکو ئەوەی کە ئینارە ینی لایتین ڕووناکی ئەوەی کە زەڕور بێ تێمپریچەر کەلەرەکەیەتی تێمپریچەر کەلەرەکەی چیە یعنی ئەوەی کە تۆ ئەو گڵۆپە چ جۆرە ڕەنگێکی ڕووناکیت ئەیاتێ مەزەن زەردە سپیە خۆریە شینە هەج ڕەنگێک بێ ئەمە بە تێمپریچەر کلڤنەکەی دیاری ئەەکەین باشە ئەم جۆری ڕووناکیی کاریگەری هەیە لەسەر بۆیاخی دیوارەکەش لەسەر جۆری ئەو ئەساسانی کە بەکار هاتووە لەو شوێنەیە بەپێی ستاندار کە لەسەری ئەڕۆین مەسەلەن 4,000 کلڤن واتە ڕووناکی تیشکی خۆر واتە ئەو ڕووناکیەی کە ئێمە لە تیشکی خۆرەوە دەستمانەکەوێت کە چاوی مرۆڤ لەگەڵیا مرتاحە عزێتی نایە ینی بۆ داخلی ناو بیناکان بۆ ئەو ڕووناکیانی کە ئیسفادەی لێ ئەەکەین پێویستە ڕەنگی لایتەکە 4,000 کلڤن بێ بەڵام بۆ هەنێک شوێنیش پێویست ناکات کە تۆ ئەو ڕەنگە بەکاربیێنی وەکو تۆ شوێنێکی ئیسراحەتە ژوورێکە تۆ خوێندنەوەی تیاکەی ئەمە تاکو 3,000 کلڤنیش بەکاری بێنیت ڕێگە پێدراوە ئەتیادیە و عزێتی چای مرۆڤ نایە. لە ژوورێکە ئاتەن خەڵکی خۆمان لە هۆڵادانیشی باشە ئەو گڵۆپانی کە ئێمە لە هۆڵەکانمانە خۆ لە ژووری میوانەکانمانە بەکارێنین چەند کلڤن بن 4,000 کلڤن بێ بەڵێ ینی ئێمە لە 1,000 و دەست پێیەکەین هەتا 6,000 و بەرەو سەرتا 9,000 باشە هەتا بەرزی بیتەوە ڕەنگی لایتەکە بەلای سپی ئاڕۆ ینی ئێستا 3,000 زەرترە لە چاو 4,000 لە چاو 6,000 لای خۆمان لە زمانی خەڵکی گەشتا پێڵێن تاریکترە پێی ئەڵێن تیشکی خۆرە یان پیازیە زۆر باشە کاتە بە تایبەتی باسێک لە ڕەنگەکان بکەین ئێمە ئەوەی کە تەبیعی بەکاریە ئەیبینین زیاتر ڕەنگی سپی و زەردەکەی ئەڵێ بە زمانێکی سادە بەڵام ڕەنگی تریشمان هەیە ڕەنگە بۆ دیکۆرات بەکاربێ شینە چوزانم پمەیە هەزار ڕەنگی تر هەیە کە سوودی لێ ئەبینرێ بەگشتی کامیان باشترە ئەوەی کێسە من ئەیبینم زیاتر ئەچیتە ماڵێکە و سێرەکەی زۆربەی گڵۆپەکانی زێدن یان بەگشتی هەموو گڵۆپەکانی سپین ئەمە تەندروستە ئەمە تەندروست نییە لە حاڵتێک تەندروستە ئەگەر تۆ حسابی ڕەنگی ماڵەکەت کردبێ ئەگەر ڕەنگی ماڵەکەت هەمووی سپی بێ بەلای سپی و بێجیا بڕوات باشە ئەمە تا 4,000 و 3,000ەکەش ئاساییە بەکاریبێنی بەڵام ئەگەر ڕەنگی ماڵەکەت ڕەساسی ڕەنگە گەرمەکان بێ ڕەساسی بێت تۆغ بێت مەسەڵەن ڕەنگێکی ڕەشی زیابێت ئەمانە 4,000ەکە ئەبێت بەکار بهێنرێت لەبەرەوەی 3,000ەکە ئەگەر مەسەڵەن ڕەنگی زەردەکە بەکاری بهێنین ڕەنگی ئەو ڕەستاسیت نایەتێک کە تۆ ئەیبینیت کە تۆ هەیە
ینی ئەگەر لە ڕۆژە ئەو ڕەنگە بێت لە کاتی شەوە ڕەنگەکەی ئەگۆڕێ بەهۆی لایتەکەەوە بەهۆی ڕووناکیەکەی کە تۆ لێت داوە. ینی کۆدێکیشی هەیە بۆ نمونە تۆ مواسەفاتێکە بۆ نمونە لە ئێستایا زۆر خەڵک زانیاری لەسەر ئەوەی نییە ڕەنگانەوەی ئەو شتەی کە دادناوە بۆ چاوی تۆ CRI پێ ئەوترێت ینی لە سفر هەتاکو سایە لە ئێستایا خۆشببختانە هەمووی هەشتان ئەنی تۆ ئەگەر سەیری پارچەیەک بکەی کە دانرابێت تا چەند گەڕانەوەی ڕووناکیەکە بۆ چاوی تۆ هەمان ئەو ئایتمەت پیشان ئەیە کە لە ئەسڵا خۆی هەیە کاتێ ڕووناکی خۆر لێ ئەیە ئەبێت ئەم کۆدەست بەرز بێت هی لایتەکەی کە لێ ئەی بۆی بتوانیت بە وازەحی ئەو پارچەی کەدات ناوە ببینیت. باشە ینی ئێمە زۆرجار گرنگی بە دیکۆر ئەین باشە ینی قەنەفەکە جوان بێ ئەساسەکەی جوان بێت جیوارەکە بۆ یاخەکە بەڵام ینی دوجار ئەگەر بۆی تۆ ڕووناکیەکەمان باش نەبێ دەکرێت ئەم دیکۆرەمان ناشرین بکات بە تاکید ئەگەر بۆ نمونە حساب بکەین ئێمە دیکۆرێکمان دروست کردو بۆ تیڤەک بۆ نمونە کە سەیریەکەین ئەگەر لایتەکە لەسەر تیڤەکە بێ ئیسفادە لە سیرکردنی تەلەڤیزۆنەکەش ناکەی لەبەر ئەوەی کاردانەوەی شاشەی تەلەڤیزۆنەکە بۆ چاوی تۆوات لێکە کە ئیزعاتە نامرتاحبی بەرامبەری و نەتوانی بە وازحی سەی تەلەڤیزۆنەکە بکەین. باشە کاگرۆنە باسی ڕووناکی ناو ماڵمان کرد با بێنە سەر ڕووناکی دەرەوەی ماڵ زۆر کات هاوڵاتیانەوە بیرەکەنەوە کە بەکارهێنانی گڵۆپی زۆر بۆ دەرەوەی خانوەکانیان جۆرێکە لە زیایە مەصرفی و زۆر گرنگی نادەم جۆر ڕووناکیە ئەمە لە ڕووی زانستی ئەندازیاریەوە تا چەندێک دروستەوە هەروەها چۆن کاریگەری لەسەر ئاسوودەیی دڵ و دەرونیا مێشک و میزاجی ئەو دانیشتوانی ئەو ماڵاکە وەکو ئیناری دەرەوەی مەسەن خانوویەک ئەگەر تۆ سەیری بکەی پێویستە کات هەبێت لەبەر دووسێ هۆکار تۆ دەرەوەی خانۆکەت بۆ نمونیا دەروی بیناکەت باخت هەیە شوێنی هاتوچۆت هەیە کۆمەڵێک بابەتی سکوریتیت هەیە کە تۆ کامێرەیە پێویستەکات دیار بێت ئەبێ گرنگیەک بدرێت بە ڕووناکی دەرەوەی باڵەخانەکە یان خانۆکە بۆ ئەوی تۆ ئیسفادە لە دووسێشت بکەی هاتوچۆت بە بەردەم ئەو شوێنەیە دوو دەرخستنی کۆمەڵێک جوانی بیناکە بەو ئینارەیە لەبەر ئەوەی ئەگەر تۆ ئینارەکەت نەبێ ناتوانانی ئیسفادە لە تەنانەت باڵکۆنی بیناکەشت بکەی. ئینارەی دەرەوە لە ئێستایا گرنگێکی زۆری پێدرێ لەبەر ئەوەی زیاتر وەجها یعنی تۆ یەکەم نەزڕەکە ئەیبینی هی بیناکە ئەو واجهەی دەرەوەی بیناکەیە بەڵام نەک بکرێت بە زیادە ڕۆی هەم لە ڕووی سەرفی کارەباوە بۆت زۆرە هەم لەبەرەوەی تۆ واجهەی بیناکەت کەسی کەی لە دەورە ئیزعاجیان ئەکات ماڵی ترت لە تەنیشتە بۆ ڕووناکیەکەی بۆ ئەویش ئەڕوە شتێکی تر کە گرنگی پێ بدرێت چۆنێتی سیانەکردنی و ئینارەی دەرەوەیە کە زۆر بینە ئەبینیت ئێستا لاوچێ ئەگەر دە پارچی پێوە بێ پێنجیان ئیش ناکە ئەنی گرنگی بەوە بدرێت کە چۆن بتوانیت ئەم سیانی ئەم بابەتە پێی کە تۆ کردوتە بە بیناکەوە ئەمان کرێت چۆن چاپ کرێتەوانێ و زۆر کات ئێمە ئەبینین لە ناو ماڵەکانە کاتێک گوڵۆپێک تێکە چێ خاوەنی ماڵەکە خۆی گۆڕە پێژەیەکێنێ گوڵۆپێکی بۆێنێ لە بازار و خۆی توانێت بیگۆڕێت بۆ ڕووناکی دەریشەوە هەروایە ڕووناکی دەرەوە تۆزێک گرنگی زیاترە لەبەر ئەوەی نابێت 220 ڤۆڵت یان کاربای ڕئیسی بچێتە سەر لەبەرەوەی ضرورە تۆ کارەبایی کە ئەینێریت بۆ واجهەیەکی دەرەوە یان شوێنێک کە ئام بێ یان کە باران لێ ئەیە کارەبایەکی دیسی بێت یعنی بۆ ئەوی کەس هەکە نەگرێ نی هەم سیانەی ئاسانترە لە کاتی باران لە کاتی تەڕیا ئەکرێت وە سەلامەتتریشە جان ئەو ڕنگانی کە ئێمە لە دیکۆری دەرەوەی ماڵەکانمان بەکارێنین بۆ ڕووناکی باش وایە چ جۆر ڕەنگێک بێەوە کاوکارێکم ئاماژەی پێکرێت ئەو ڕەنگای ناو ماڵەیان ڕەنگی جیاوازترمانە باشتر وایە ڕووناکی دەرەوە 3000 بێ ڕووناکی جادەکانیش 4000 بێ ئەمە ستانداردێکی تازەیە پێشتر کە هەر زەرد بەکار ئەهاو
زۆر باشە کاک ڕێنیا باست لەوە کرد کە ئێمە گڵۆب کە لە دەرەوەدا ئەنین گرنگی بەوە بین گڵۆپێک بێت کە بۆ نمونە بەرگی باران یاخود تەڕی و تەڕەشعوانە بکە تا چەنە گرنگە ئەو گڵۆپی ئەمەی کڕین بۆ نمونە جاروای تۆ بۆ مەلەوانگەی گڵۆب ئەکڕی وایە لای تێکدا ئەنەی جاروا بۆ باخێکە جاروا بۆ شوێنێکە کە هاتوچۆی زۆر لەسرە ئەمانە دەبێت چۆن هەڵی بژێرین کوالیتێک بێت کە تایبەت بێ بۆ شوێنە و گونجاو بێ بۆیس بۆ بابەتێک کە مەسم تۆ لە دەرەوە دایبنی IP مان هەیە IP ئیندێکس واتە بەرگری ئەم لایتە بۆ دەرەوە ئەنی کە ژمارە یەکەمیان بەرگری ئەو ڕووناکیەیە بۆ خۆڵ و تەپوتۆز و مەسەن زەربێک بەری بکەوێت واتە قووەتی ماوادەکەیە ڕقەمی دوو هەمیان بۆ دژە ئاوە واتە کاتێک مەسەن بۆ ئەڵین IP65 واتە بەرگری ئەم مەوادە زۆر باشە بەڵام توانای بۆ دژی ئاو کەمترە ژماری یەکەم 1 تا 6 یعنی لە 6 زیاترینی ینی کە 6 بوو ئەم مەوادە زۆر باشە بۆ زەبر و بۆ خۆڵ کە بچێتە ناوی تەپوتۆز ژماری دووهەم لە 1 هەتا 8 واتە ئەگە IP68 بێ دەتوانی بەکاری بێنیت بۆ ناو ئاو بۆ دەرەوەی بیناکەت واتە کێشەی نییە ئەگەر ئاویش بەری بکەوێت ئێستا لەوەش بەرزتر بۆ نمونە IPX5 هەیە ئەتوانی تا 3 مەتر لەژێر ئاو بەکاری بێنیت بەڵام 2 مەتر ئاوی لەسەر بێ واتە زەختی ئاوەکە لەسەری 2 مەتر بێ بۆی تحملی 2 مەتر ئەتوانی بەکاری بێنی کاک ڕێنیا جاران ئەنی ئەوە گرنگی نەئەدرا بە بابەتی لای تۆ ڕووناکی و ئەم جۆرە شتانەیانی چکە ئێمە بەرەبەرە تەتەوڕمان کرد لە چراوە هاتین تاکو گەشتی قۆناغی ئێستا بەڵام ئێستا بینین بەرەبەرە خەڵک یعنی ئەوەی کە ئەیبینن ئێوەکو ئەندازیارێکی کارەبا تا چەندێک خەڵک گرنگی بەم بابەتانە لە ئێستا خەڵک گرنگی پێ ئەیات لەبەرەوەی هەم گرنگی ئەیە بە ناوی بیناکەی هەم بە پێی ستاندارد بێ لەبەروی ڕوودا و ڕوویداوە بینیویانە ئێستا زۆربەی بیناکان کە دروست دەکرێت بە پێی ستاندارد دروست دەکرێت خەڵکیش بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی زانیاری کە بەرچاوی ئەکەوێت ئێستا زیاتر هۆشیار بووە بۆی کە چی بەکاربێنێ چی گونجاوە بۆ خانۆکەی یەکێک لەو کێشانی کە ئێمە خەڵک کوردستان هەمانە لەگەڵ جوانکاری ڕووناکیە ئەوەیە کە کاربایەکی زۆر ڕاکێژە لە ئێستا کاربای ڕێسیش هەم سنووردار کراوە کاربای مۆلدەشمانەوە کوالیتی نییە بتوانین هەموو جۆرە گڵۆپێکی پێدا بگیرسێنین جاریوا هەیە لە کاربا بێ بە مۆلیزە گڵۆپەکانی ناوماڵ شەمووی ناتوانین دابگیرسێنین چ جۆرە ڕووناکیێک بەکار بهێنین بۆ ئەوەی کە کەمترین کارەبا سەرف بکە وەکو بابەتی جۆرەکانی سەرفکردنی کارەبای لایت ڕووناکیەک لە ئێستایا باشترین جۆریان پێوترێ لیت کە ئەتوانێت ڕووناکیەکی باشت باتێ بە سەرفکردنی کارەبایەکی کەم واتە ئەگەر گڵۆپەکانی پێشتر کە دائەنرا هەم گەرمیەکی هەیە هەم سەڵتێکیشی دەرئەکرد ئەنی هەم بەهۆی گەرمیەوانێ ڕووناکیەکەی ئایتێ ئەگەر لە 1 وات حساب بکەین بۆ ئەو بتوانێت شەوقێکت باتێ بە 50 لومێن 1 وات لەو دەتوانێت شەوقێکت باتێ بە 150 لومێن یعنی باشترین جۆریان لە ئێستا جۆری لیدە کاک ڕێنیا ئێمە کە خانوو دروست ئەکەین ئاخرشت کە بیری لەکەینەوە کارەباکەیە باشە یعنی تا چەند گرنگە هاوڵاتیە کە خانوویەک دروستەکە هەر لە سەرەتاوە بیر لەوە بکاتەوە چی جۆرە کارەبایەکدانێ بۆ سیستەمی خانۆکەی بۆی لەداتوە هەم گرفتی بۆ دروستنەکە هەم لایتێکی تەندروست بێ کە سوودی پێ بگێنێ و دوایی ناچار نەبێ کە دەستکاری خانۆکەی بکە ینی پارێکی زۆر لە هەموو شتەکانی ترا سەرفەکە بەڵام ڕەنگە لەبەرەوەی کە بڵێ کولفەکەم کەم بێتەوە لە ئەخیریان شتێکی وە گرنگێکی ئۆتۆ بە ڕووناکیەکان نەدا ئەو ڕوودا زۆر ڕوویاوە لە کاتی ئیشکردنا بۆ نمونە تۆ خانۆکە تاو ئەەکەی دواتر کە ئەچیتە ناوی ئەزانە شتەکان وانییە کە پێشتر لە بەرچاوی بووە بەهۆی ڕووناکیەکەیەوە پێویستە کات لە کاتی دروستکردنی بیناکە یان خانۆکە حساباتی لایتینگ و ڕووناکی شوێنەکەش بکرێ لەگەڵی هەم لەبەر
تەوزیعاتی لایەتینەکەی ینی ڕووناکیەکەی هەم لەبەر ئەوەی تا چەند ئەم ڕووناکی دای ئەنێ ئەتوانێت بگۆڕێت چاک بکرێتەوە بۆ نمونەتۆ لە خانوویەکە ئەساسەکە لاچێ 3 ساڵ جارێک بیگۆڕیت و 2 ساڵ جارێک بیگۆڕی گۆڕانکاریەک بکەی لە ناو ماڵەکە ئەبێت حساباتی ئەوە بکەیت کە تۆ ئەم ڕووناکێش ئەبێ بگۆڕی پێویستەکە پێشتر لەگەڵ دروستکردنی بیناکە حساباتی ڕووناکەکەشی بکرێت. باشە کاکرانیا ئێمە لەگەڵ ڕووناکی کەرکارباوە دەستمانەکە ڕووناکی سروشتیشمانەیە کە لە خۆرەوە دەستمانەکەوێت و لە ڕێگەی پەنجەری ماڵەکانمان یاخود ڕۆشنایی ماڵەکانمانەوە دێتە ژوورەوە دانانی ڕووناکی کاربا یاخود دانانی گڵۆب لەم شوێنانەیە تا چەندێت تەندروستە بۆ منە هەیە لە سەر پەنجەری ماڵەکەی گڵۆب دانێ یاخود لە ناو ڕۆشنایەکان یا گڵۆپێکی زۆر دانێ من تا چەندێت تەندروستە بۆ پێم وتی هەنێک شوێنی هەیە هەنێک شوێن هەیە کە تۆ بە هیچ جۆرێک ناتوانانی لایتی لێدا بنی هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئەوەی کە تۆ هیچ ئیسفادەیەک لەو لایتە ناکی کە لێوا دانراوە لەو ڕووناکە ناکی کە دانراوە بۆ نمونە ئەگەر ژوورێکی نووسن حساب بکەین کە تۆ بەکارێنی بۆ خەوتن پێویست ناکە هیچ کات لەسەر شوێنی خەوتنەکە لایت هەبێ ڕووناکی هەبێ لەبەر ئەوەی هەم بۆ تەندروستیت خراپە هەم ئیسفادەی لێ ناکی بەکاری بێنیت و دای بگرسێنی یان بۆ نمونە زۆر کاتە بووە تەلەڤیزۆنەکە بەرامبەر پەنجەرە دانراوە بەبێ ڕووناکیش کە تۆ بە ڕۆژ سەیرت کردووە ڕووناکی پەنجەرەکە نەیهێشتووە سەیری تەلەڤیزۆنەکە بکەیت ئازێتی چاودایان نایە لە شتەکان ببینیت وەکو بابەتی ڕووناکیش بە هەمان شێوێ کاردانەوەی شتەکان بۆت ئەبێت بە ڕچاوی بگریت کە ڕووناکێکە بەری کەوت گەڕایەوە بۆ چاوی تۆ عزێتت نەیە زۆر کەس هەیە نەخۆشی هەیە یعنی بۆ نە ڕووناکی زەرد بە هیچ شێوێک نابێت لێی بە ئەنی ئەبێت ڕووناکی تەواوی خانۆکی سپی بێ بێت حساب بۆ هەموو شتانە بکرێ لە کاتی دانانی ڕووناکیەکەواتە بەتاکیت زۆر باشە کە باس لە لایت و ئەو بابەتانەکەن یانی ئێستا تەکنۆلۆژیا زۆر زۆر پێشکەوتووە لە هەموو بوارەکانە لە بواری ڕووناکیشە تەکنۆلۆژیای باشمان هەیە بەنمونە گڵۆپی حاسەمان هەیە بۆ نمونە گەر من سەفەرم کرد بە وڵاتێ بتوانم لە ماڵەوە گڵۆپەکەم بکوژێنم ئەم جۆرە تەکنۆلۆژیانە تا چەندێک بەردەستن لە کوردستانە و گرنگی پێ ئەدرێ و کامانن کە پێویستەکە کە ئێمە گرنگی پێ بدەین خۆشببختانە ئێستا تەکنۆلۆژیای زۆر تازە هاتووە بۆ کۆنتڕۆلکردنی مەچەند ڕووناکی ناو ماڵەکە یا بیناکەت لەوانە سیستمی زیرەکە کە تۆ ئەتوانی لە ڕێی تابلێتێک یا مۆبایلەکەت کۆنتترۆلی تاوی هەموو خانۆکەت بکەیت ئەتر چ لە سەفەربی چ لە دەرەوەی خانۆکەت بی ئەتوانیت تەحەکوم تەنانەت بە بەسیترین شتی ماڵەکەتەوە بکەیت تا چەند بەردەستە ئەتوانین بەکاری بێنی بەڵام هەمووشیان ئەوانە ئەکەوێتە سەر تایبەتمەندی بەکارهێنانی وەکو مواسەفاتی ئەو سیستمی کە تۆ بەکاری هێنیت و لە ڕووی کلفەشەوە ئەکیید یانی کلفێکی گرانتری ئەکیید کلفەیەکی گرانتری هەیە بەڵام کۆمەڵێک شتت بۆ ئەگەڕێتەوانێت لێنی لە حکومەوەی کە تۆ ئەوەت بەکارهێناوە دەتوانیت زۆر زەڕوربی بە داگیرسانی سپلێتێک لە ڕێی تابلێتەکە توانی بیکەی کەواتە گرنگترین شت گەڕانەوەی کات و سەلامەتیە لەم بابەتانەی بەتاکید لە کۆتایی تەوەرەکەمانین پێم خۆشە کۆتا ڕەنمایی جەنابەت بیستی بۆ بەکارهێنانی ڕووناکی ماڵەکانمان هیوادارم هەموو خەڵک بابەتی لید بەکاربێنێ بۆ ڕووناکی وە زیاتر دوورکەونەوە لە ڕووناکیەکی زۆر زۆر سپی یا زۆر زۆر زەرد بۆ شوێنە ئامکانی ناو بیناکانیان وەزائیدن بۆ بابەتی دەرەوەشیان دوورکەونەوە لە ڕاکێشانی کارەبایەکی ئەیسی ینی ڕئیسی بۆی دوور تا سەلامەت بێت و تا چەندێک گەنگە ڕێنمایی ژوێر بکرین یعنی لە کەسانی شارزە هەر لە خۆمانەوە جاری وایە گڵۆ پێدانە نین کە ئیتر بەدڵمان بوو بی لە تەندروستیەکەمان نەکەینەوە زۆر زۆر پێویستە ڕێنمایی وەربگرێت چ لە لای ئەندازەی کارەبا بەیان تەلارسازێک بێت بۆ ئەوەی ئەو جۆرەی کە بەکاری هێنێت سوودی بۆ بگەێنێت ئەنی تایبەتمەندی شوێنەکەی ژوورەکەی بگونجێنێت لەگەڵ بەکارهێنانی ڕۆژانی خۆیان دەسەکانی خۆش بە زۆر زۆر سپاس سپاس بۆ کاکرێنیالی ئەندازیاری کارەبا هیوادارین کاماڵی هەمووتان ئاوادان بێت و ڕووناک بێت وەکو ئەم تەوەری کە باسمان کرد وستێکی باشتان لە بابەتەکە بینی بێ
ئێستاش ئەوەی بزانم ناوبڕێکمان هەیە کاتی ناوبڕە بڵێ چینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە فەرموو. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جوپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی یاریەکە خۆش بوو هەر بژی جبسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام هاوکارانمان لە پارێزگای هەڵەبجە ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین سەبارەت بە پێشەنگایەکی فۆتۆگرافی و کاری دەستی پێکەوە بینەری ئەو بابەتە دەبێت. وەگەر ئەحمەد عەلی ساڵح خاڵمیدا ئێستایبەتم بە سێ وێنە بەشدار بووم یەکیان ئەو وێنە باسی توانای بەخۆ بوونەوە کە ئێمە ئەتوانین بجەنگین لەگەڵ ژیانگە ئەم وێنەیشم باسی لەولاوە باسی ئازادی خاوەندبێداوی تایبەت دەکات لەو لایشەوە دەستێک خاوەندبێداوی تایبەتی تایە کە وەکو ئێمە هاوکارین لەگەڵ خاوەندبێداوی تایبەت مثلا قوربانەکانەوە من ناوم جەلیل ئەحمەد حسەینە خاوەن پێداویستی تایبەتم من مامۆستام جگە لە کاری مامۆستایەتەکەشم فۆتۆگرافەرم نزیکی 20 ساڵە فۆتۆگرافەرم ینی حەزم بەم پیشەیە زۆر بووە هەر بە منداڵیوە لەسەر پێی خۆم ڕاوەستاوم و حەزم کردووە ئیشێک بۆ خۆم هەبێت تقریبا بەشداریم لە نزیکی 20 پێشانگا کردووە پێشانگای تایبەت بەخۆم و لە شوێنی تریشەوە پێشانگا لە ئەوروپا و لە ئێرانیش خاوەن پێشانگا بووم ئەمڕۆژ لە یادی ڕۆژی خاوەنپێداویستی تایبەتە بەشدارم لە پێشانگایەک لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێکانم لە خاوەنپێداویستی تایبەت و کەسانی تر بەوەی کە بیسەلمێنین ئێمە هیچ جیاوازیەکمان لە نییە لە نێوان کۆمەلگا لە نێوان کەسانی خاوەنپێداویستی بۆ کەسانی تردا بەردەوامیشم لەسەر کارەکەم هیوادارم زیاتر پاڵپشتی بکرێن بۆ ئەوی کە بتوانم پێشانگایەکی تایبەتر لە شوێنی تر بکەمەوە
بەڵام من ئیشەکەم دوو ئیشە یعنی یەکیان ئەوەی کە خۆم ئیشەکەکەم بۆ کاسبیکردنەکە ئەوە وێنەی خەڵکەگرم وێنێکی تریشیان کە زۆر حەزم لێتی وێنەی سروشتە وێنەی زیاتر ئەوانەی کە پڕمانان و واتایانەیە بە تایبەتی ئەمڕۆم پێشانگا کە کردومانە لەسەر پێکەوە ژیان و بنیادانی ئاشتیە کۆمەڵە وێنەی تعبیریە کە گرتومە و حەزم کردووە مەسەڵەن زیاتر ناو خەڵکە بینراوە بن و ببینرێن. وڵای عزیزان لە هەڵبجەوە هاوکارمان سامان فەتاح لەگەڵمانە بێت بڕگەی ئەم جارەمان جەنابی ئامادەی کردووە کە گفتوگۆکە لەگەڵ خاوەن پیشێک لە شاری هەڵبجە خاوەنی دوکانێکە خۆمانەڵین بەرچایی ئەفرۆشێ واتە و بەرهەمانێکە لە بەیانیانە ئەخورێن کاک سامان سڵاوی خوای گەورەت لێبێ سپاس بۆ ئامادەبوون لە هەڵبجەوە ئەمڕۆ پێمان خۆشە لەگەڵەوە بەڕێزەیە گفتوگۆ بکەیت بەڵام پێش ئەوە پێمان بڵێیت هەواڵەکانی هەڵبجەیە خودزانیاریەکانی ئەمڕۆ لە هەڵبجە چین و دواتر لەگەڵە و بەڕێزەی خاوەن دوکانەکەی گفتوگۆی زیاتر بکەیت. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە دوێنێ بە بۆنەی ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتەوە ژمارەیەک چالاکی جۆرا و جۆر پەیوەست بە و توێژە بەڕێوە چوون و ئەم ڕۆژ کۆمەڵێک چالاکی بڕیارە بە بۆنەی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و ئافرەتان بڕیارە بەڕێوە بچێت چالاکی جۆرا جۆر ئەنجامەدرێت. من ئێستا لە دوکانێکم خاوەن پیشەیەک لە هەڵبجە کە ماوەیەکی زۆرە زیاتر لە 30 ساڵە دوکانی لە هەڵبجەوە بەرەمی سپیایی وەکو خۆت باست کرد بەرچایی ئەفرۆشە بەڵام لێرە هەموو شتێکی بەرچایی دەسەکەی وایە کاک شێخ؟ هەموو شتێک ناخۆ زۆر سپاس بە ئەو دەرفەتە هەموو شتێکی بەرچاییمان دەسەکەوێ شتێکمانەیە بڵێ قەیماقمانەیە ماسمانەیە پەنیرمانەیە کەرەیە ڕۆنێ سیرێژەیە ئیتر گۆزەیە کاکڵەیە ئیتر ئەوەی شتی کوردەواری بێمانە ڕۆبەنارمانەیە دۆشایی تومانەیە شۆکەیە ئەم شتانێک کە خۆت باست کرد چەندێکی خۆت دروستەکەی؟ وەڵا ئەتوانم بەس قەیماق دروست ناکەم هەمووی ئەتوانم بیکەم. باشە پێشەوەی لایڤەکە بکەین باسی شتێکت کرد کە خۆت دروستەکەی شتێکی تازەوە چی؟ ئیسا لۆرک خۆمەیکەم ینی ئەوەی شێیبایەتەوە ئەوە نییە بڵێ ینی لە هەمویان زیاتر بازاریە. باشە ئەی باسێکی ئەم شتانەمان بۆ بکە لێرە ئەمە ڕۆنەکەرە ئەوە کەرەی کوردیە ئەمەی کەرەی کوردی ئەسومانەیە من کەرەی کوردیە ئەمە کەرەی کوردیە زۆر کەمە سەلەم کاتە دۆ ناکرێ ینی کەرەیەکەی تر ئەکرێ بۆ ئەیکەی بەڕۆن لەگەڵ هەموو شتێکە ئاخورێ. ئەمە خاوەن ئاژەڵەکان بەڵێ بەڵێ وەڵا خاوەن ئاژەڵەکانێن کەری مانگایە بڵێ تا بڵێن لە خورماڵ و ئەحماوە و ئیتر هەم لە ئەدیانەی شارە زوور هەمووی یەک قەیماقیشی سەیسایەکمان بۆیە. باشە منە بزانم ماوەی چەند ساڵێکاک شێغاوە ئەزمونە لە نەوەیەکەوە بەردەوام بێدابڕان شوێنەکانی پارێزگاکانی ترەوە خەڵک ئەوەی ئەمە لە زۆربەی شارەکان وێن بۆ لام دەبۆن بەرچایی پەنیری کوردیە با سیرێژە با کەرەیە با ئیتر ڕۆنە بات ماسە با قەیماقە با لۆرکە با ئیتر ئەم هێلکەی کوردیە با هێلکەی کە ئەتیادیە با بابێنە سەر ماست ماسی چەند نوع ماستە دەیە ماسی خۆمانە ماسی خۆمانەمانەیە ماسی کوردیەیە ماسی مەڕمانەیە مانگایە. کەریمەوە پرسیارە بەم کۆمەڵێک ماستەیە سپیە کۆمەڵەگەیە زەردە ئەم دوانە چۆن جابکەینەوە لێکە شیرینمونە پەنیری پێسەمانەیە ماهی ڕانیەوە قەڵازێ ژاژگەیە یە و مانتیقەیە ئەین هەنی ئەوەی بابەتی شیرەمەنی بێ لە هەموو شوێنێکۆ بۆ ئەینم
هەموو بابەتێکی سپیایشت لایە شیرەمەنیت لایەوە ساما بۆ نمونە دەڵەمەیە هەمووی مەڕە مەرشیدی مەڕە کرێت کامێرەکە باش بەس کامێرەکە نازانم پیشانی بدایانە ئەوە دەڵەمەیە خۆتان دروستەکە نەمە بۆم نێنەوەڵام ئەمە بۆتان ئەتوانم بیکەم مەشیری بزن بەشیری بزنەمە دروستەکرێت بزن و مەڕەکرێت نەجاحەتێنی بەس بە مانگان نابێت باش ئەمە باسی چێمەمان ئەو پیاوە بەڕێکم باسی چێمەمان ئەمە مرەبای بەیە مرەبای هەنجیریشمانەیە ئەمە مرەبایەکی بەیە هی ماڵێک هەورامیە بۆمانە کار میانی وەکو کابرا لە فول خۆمانێ مەڵێ خۆمانەیە ئەو نییە ئەم لاوە لای بێ سا لە سلێمانیان نییە مرەبای بەیە جگە لە مرەبێ چیتر دێ مرەبای هەنجیریشمانەیە مرەبای گێزەریشەیە باشە کاک شێخ تا چەند لەگەڵ پیشەکەی خۆتا ئاسوودەیت لەوەی کە بۆ تەمەنێکت کردو هێشتا لە ناو دوکانەکەی خۆت کارەکەی وەڵا بژێوی ژیانم بەڕێیەکەم لەبەرەوەی تر حەزەکەم ئەمی شە بکەم سا بۆ نمونە ئەم شتانەی زۆربەی شتەکان یەکەم بە ناوی خۆمەوە حەزەکەم بە ناوی خۆمەوە کردوتە بە براندێکیش بەڵێ سا بۆ نمونە ئەمە بە ناوی خۆمەیە پیشانی بەینەکە هێرکەی کوڵاپڕێ ئەمە سرکەی چێوە هەر بە ناوی خۆمەوە کردومە کاک سیرکە ئەمە ناجیحن خۆمانەیە بڵێ خۆمانەیە بۆ هەموو شوێنەی بن بڵێ کاک سامان خەڵک لێ ڕازیە سەمە هێرکەیە بۆ نەخۆشی بۆ مناڵ ئەڵێن بۆ ئێسقانیش و بۆ زمانیش کە ئیگرێ مناڵی تازە بوو زۆر سپاس کاک شێخ ئاماژەی پێکرد کاک سامان ئەگەر گوێت بە دەنگی ئێمە بێ کۆمەڵی پرسیاری تری لێ بکەی بێجگە لەو پیشەی کە کردوێتی هیچ شەهادەیەکی خوێندنێکی تاو کردووە و تا چەندێک پیشەکەی خۆشەوێ گەر بەردەوامی بێ بە گفتوگۆکان کۆمەڵێک پرسیارمان هەیە لێکین باشە بەدە لەمە پێم وایە خۆشی بەشی کشتتوکاڵی شیرەمەنی و ئەو بابەتانە تەواو کردو تا چەند پێت خۆشە لەسەرم کارت بەردەوام وەڵا ئینشاڵڵا هەر بەردەوامە بم باشە شتی داهێنانی نوێ ناکەی لە داهاتوە بۆ لە مەسلەی دروستکردنی بەرەمی نوێی شیرەمەنی و سپیای زۆر شیر بە شیرەکە هەموو شتێ دروستەکرێ بۆ نمونەی سا پەنیری دەڵەمەکەی کەمەوە بە پەنیر ئەتوانین بیکەین بە سەلک بەو شێوازە مەرحەلە مەرحەلە هەڕوە سیرێش هەروە دۆیە ئەی کوڵێنی ئەیکەی بە سیرێش باشە کام بەرهەمەیان زۆر خواستی لەسەرە ئیتر هەیە بە پێ تەڵەبی خەڵگەی کێنیمە ڕبەناری خۆمانی ئەمە تا مە ڕبەناری وڵاتەکانی خۆمانە باش کاک سامان ئەگەر بکرێ پرسیاری ئەو بەرهەمانەی کە ئەیفرۆشێ کامیان زۆر خواستی لەسەرە هاوڵاتیان زۆر داوایەکەن باشە کاک شێخ هەموو بەرهەمانەی کە تۆ لەم دوکانی تۆ یەکامیان زیاتر خواستی لەسەرە خەڵک زیاتر حەز لە چیەکە چییە بە ڕبەنار زۆرە ڕوا بەڵێ کەری کوردی زۆرە ڕوا کەری سیرێژ زۆرە ڕوا لەبەرەوەی کە زۆرە ڕوا لەبەری هەڵەبجێ بڵێ ناری زۆری بی ئەینێرم بۆ هەولێر زۆر بەیجار بۆ ڕانیە بۆ قەڵازە بۆ سلێمانی بۆ دەربەنی خان ئەی بن تقریبا ساری گرانەکە یارزانە بەڵام من خۆمان نۆدەی پێێنین بە دوانزە بەڵێ کاک سامان ئالم بابەتانە هەنگوینیشی لایە پێم وای بێ ئەگەر پەلە نەکەن جارێ پێم وای بێ هەنگوینیش لایوینی کوێ لادێنێ خۆمانە وەڵاییەن هەنگوینی ئەسڵمانەیە کیلۆ بە 600 ئەوەی بیبایەتەوە ئەزانێت تایم و چێژی تایبەتی خۆی باسێکی تەندروستیمانە بۆ کە لەڕووی تەندروستی خۆماڵی مەقاومەی 3 ڕۆژ 4 ڕۆژەکە ئیسا بێ و شتانە ساقت بێتەوە بمێنێتەوە تێکە چێ شتی کوردەواری شتی خۆمان ناوایە هیلا دەکەن بەس کەرێ و سیرەژۆمانە هەڵە گیرێت لە فرێزەرە لە بەرەمەوە ئەوانی لە قوتوندراوەکە پێویستە بەرەمی خۆماڵی تۆزە زیاتر بۆ نمونە شتی بیانیمانەیە بازاری زۆر کزە هەر کەمە ڕوا
باشە زۆر سپاس بزانوانش پرسیارە شتێکیان نەبێگەڕێنەوە لایەوە کاکشێ خەر لە هەڵبجەیە خاوەنی فرۆژگایە یاخود بیریەوە نەکردەوە لە شوێنەکانی تر فرۆژگایەکی لەو شێوەیە بکاتەوە بۆی وەک خۆی باسێکا لە شارەکانی ترەوە لە بریەوەی سەردانیە کرێت لە شارەکانی خۆیانەوە بەدەستی بێن وەڵا پێم وابێ لقێکی لە سلێمانی کردوێتەوە وایە بۆچی کردوتە خۆخواسی لەسەر بەرەمەکان خەڵک زۆر پێوتم بۆ فەرعی ناکەیتەوە لە سەمەنی لەبەرەوە دامناوەیسا ئەوەی بێتە لام یەکسەر ئەڵم جاری دووەم بڕۆ بۆوێ یاچادیە ڕوا بۆ بەڵێ باشە کە خەڵک لە شارەکانی ترەوە دێن بۆلات بەس تەنیا لە سلێمانیم لقاکەیتەوە لە شۆرەکانی بەس لە سەمەنی باش بۆ بەرەمانە کە خۆت باس کرد خراپ نابێ بۆیە نێرم ماس ڕبەنار ئیتر کەرێ سیرێش ئەو بەشە شتی دەرەجەیەکە نێرم بۆ و هەڵبجەوەی باشەکان هارەکەی نەمایتر باوای ڕوبەنارێک بەڵێ ئیسا زۆر لە وەختی هەناری شاناری شمەنار بۆ لێر بۆ سلێمانی شتی باش دەرەجەیە مەڕێزی سپاس دەکەم ئێمە زۆر سپاس دەکەین کاک سامان فەتاح لە هەڵبجەوە لەگەڵمان بووین زۆر سپاس کە ئەمڕۆ بم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت چوتەوە دوکان و تۆزێک ئشتیا کردوینەتەوانێ و بەشتی و کردوین و بەڵێ هۆنیا لە تورکیاوە هاوکارانمان بابەتێکیان ئامادە کردووە باس لە دروستکردنی مێزەر و یاخود پۆشاکی مامۆستایانی ئاینی و کەسانی ئاینیەکەن بینەری ئەو بابەتە بین بزانێکین چۆن ئەو جۆرە پۆشاکانە ئامادەکرێت. ناوی من فتحیه یعنی از تابی بری من برای ما هات استانبوله هات استانبوله تابی از هات مجم امتف ما آتولیا yani terziliği kir, iş kir. Ere. Durani işte işime birayme yani dükkanı kapatmış kir. Ecim az herim ve gerim her mal yani. Dura mezhatım yeki Müslüman ki muani işte yani jüvi evavi nehir yani pir dindar bum pir insana ki yani riye Xwedê Teala yaşamıştı bu, dini Xwe yaşamıştı bu. Yani işte jimra gwaz darme sohbet em herin şeyxeke dostê Xwedê Teala hey em herin yani sohbet avî. Min jî pir jê hez kir, ez jî dostê Xwedê Teala hez dikim, alîma hez dikim. Ez hatim Mehmûd Efendi min nas nekir, min li wê derê Mehmûd Efendi dî min pir jê hez kir. Sû 5 sala berê. Sû 5 sala yani 92 da bû. 92 da bû. Min pir yani min hêrî yani dînê Xwe Mehmûd Efendi alîmekî mezine çalışmağı Xwe, ilmê Xwe, sohbetê Xwe yani ilmê Xwe pir yani pir e. Yani hakikati anlatmıştı ki ne sahte yani alime. Yani mesela pir insan hey alime pir ne ama hakikati yani yaşamış navın. Gerçekleri anlatmış nakin. Doğru anlatmış nakin. Semedi dünyayı Xwe, semedi zevki Xwe, semedi menfaati Xwe yani insana ra hakikati ravere nakin. Doğruyu nabecin, nizanin. Yani tam teslime emri Xwedê Teala navin. Ama Mehmûd Efendi emirdi ki divê yekî 7 salî heta 9 salî heta sê nefes ve yaşantiyê Xwe bimîne îsa hûn bixwînin yani îla bixwînin yani insanî cahil divê cahil memînin dînî Xwe Qur'anî Kerîm bixwînin hô bibin yani ecwara wanî tevsiye dikin emrê Xwedê Teala yani Mehmûd Efendi dibêje ku her semtekê de her mahallekê de medrese hebe bireka ayrı, peya ayrı. Yani tüm tevsiye dike, tüm dibêje bak Mehmûd Efendi ve 5-6 salın bütün dünyayı xwenaskirin da yani medrese ve telebe hezara bi milyona bile dervey Türkiye'de her derede dünya çapı dünyada her derede hatın yani hata naci beki un pir yani bilgi avatını ama azanım
بحزار الوی داری گیجدر و ترکیه ده هاتنه yani bina kirine medreset yani genç ve dari aile ve dari giyatına ve dari Türkiye yani ilim öğrenmişti ben ki ve sebep Mahmud Efendi Hazretleri sebep bu. Yani hala da yani bir hazara bir milyona insan bağlamış Mahmud Efendi buna yani dini cehaleti, rezilliği, perişanlığı halastıkına. Yani mesela bir insan hele Türkiye haca yani ve hakikati tenene. Yani tabi mesela cenaze Mahmud Efendi Hazretleri de bir milyona insan hatta taziyevi. Belki yani guhatni ve deri belki 7-8 milyon ama de radyoda televizyonda 15-20 milyon seyir dikir yani. Yani embin 4-5 milyon müridi khaye yani. Bu kas yani muazzam yani alime ki mezene yani. Yani bir çalışma bir medrese bir ilim bir sohbet yani hakikati yani insan fahm kirinde. Ve pır önemli ama henek şeyhana alimhana nizam sohbet bikin, nizam şure bikin medrese ve nakin şkara işte Şeyh Efendi ve gitti iştekten hakikaten yani işte Mahmud Efendi yani haskir yani dini hakikat yaşamış bu bütün alim yani alima yani davet kir Mahmud Efendi ra hicazat dane ki yani bu müceddidi yani yani hakikat sünnet Resulullah Aleyhisselam yani hakikat derkısda meydanı yani millet haca hakir yani mesela Cenab-ı Allah ayet-i kerimede buyuruyor estağfurullah bismillah kul in tuhibbun Allah fattabi'uni feyuhibbukumullah ve yaghfir lekum zunubakum. Şimdi mesela sünnet-i Resulullah Aleyhisselatü Vesselam insan mesela yaşamış ne varsa yani dikeçido hakikati öğrenmiş ve emri Hadi Teala itaat eşhadü peygambera bike sahabe hayat-ı sahabe kiram dikeçido yaşamış be. Yani sünnet-i seniye meri riye Hadi Teala yaşamış ve sünnet-i seniye yani sarılmış vese meri ve çağı kurtulmuş ve yoksa kurtulmakta ne yani? Doğru ya efendim? Doğru. Onun için yani pırtıştı gaz meri beca hatta bimhaz anlatmış kim ne kadar. Hocam kayıtta tane geçiyor. Ya hocam kasap bıçak. Güzel bir şey yapıyor. Efendim işe mi vani eme zamanaki sıkıntı bu mesela em ben 28 Şubat havu zamanaki yasak havu zamanı mesela beri Cumhurbaşkanı Ecevit havu mesela insan enlerinde havun hatne baş yani enlerin medrese kapatmış girin ama sıkıntı çekmiş gir medrese yani yasak bu baş vay şakir vay sünnet-i seniye cübbe şalvar bu rızayı Hadi Teala çabalamış bu mugaribana fakira fukaraya yani bu yardımcı bu semedi rızayı Hadi Teala sünnet-i seniye çabalaşmış gün gayretkir Hadi Teala güç kuvvet da elhamdülillah na durumu merinde yani ihtiyacım yani elhamdülillah her avida durumu hoşa başa yani hele memleketi mesela alim hana yani temiz hana ne götürene ama çalışma vakatene yani ilmi anlatmış ne medresetine efendim sohbetine yani cehalet pire yani alimi mehane ama çalışma vakatine tembelin anlatmış nakin nizanın içimde mesela talebe yetiştirmiş nekir ta anlatmış nekir ta medrese ve nekir mali cani ta şöpe nekedi ki çdo iş yani iş mesela hakikati fahm kirin bidi diki halk mesela em ben pirek işte mesela rical diki çdo dışta fahm mikine nabi sohbet ayet hadis alim çalışma gibi hakikati beje fahm biki mesela hocama yek em bejin alim yek yani go çumciyaki از چمجیا کی گو جمرا گوتن hoca efendi tiji vara sohbetam hay tiji vara cami yani sohbeti گو چم گم ورنشتم گم بالا خدای ki
yani kes ayetine, hadisine, sohbetine çıkara hikaye anlatmıştı yine. Cigara işte kahve, mahve yani eğlence. Ve gidi hakikatine. Tabi hocacı alime yani gerçek ehl-i takva ihlaslı alime yani ilmi khaya famkiri durma wan boşa yani ne tişteke gu az kim ravma gu inşallah hoca at kim herma gu iznemedin gu inşallah ticardı vari cama yani sohbeti gu az var ma şartaki varım çi şartı vari ona herkes elif cüzeki ders fakin var ne dariye elif cüzeki bu haftada gu açım gum kes not yani çünkü güvaradı ki bir ala bukuna verika teçdo dukhuni zan ilmi khazani yani Kur'an-ı Kerim zani bukhuni tamam nizana to bu sal ta bir çal pence te ve dare sohbet sözde kan ilmi tasdikna ta haberat Kur'an-ı Kerim tana halal haramiyetine nizam tasdikna tabçabi Müslümanım çabi yaşamıştı bir bu az jarda az natım çünkü mesela yani devi Müslümanım ama Kur'an-ı Kerim manevi nizana bukuna teşekkür nizana Müslüman diye hakikati yani tamam gora ve hakiri her tişti tamam ki artık cennetli teşekkür var tane mali cani ilim öğrenmiş Kur'an-ı Kerim manevi öğrenmiş her tişti yani tapmışa eğlence de nevi tapmışa nefsi ne yani insanı ne yapıra gelek yani mali dini hazdike, para hazdike, eğlence yani pirakat, teştevani hem Müslümanım diye hem ji halal haram takibina ki ve vani ehli takva yani rızayı Hadi Teala kazanmış nave yani. Yani pür dure yani vayşa. Onun için hakikat yani tam manasıyla Allah-u Teala takva teslim biki varga sabır biki her hakikati yani ahiret takva. Devam, hayat, cennet yani ebedi sonsuz bir hayat. Yani Mahmud Efendi Hazretleri yani gece gündüz çalışarak kazandı. Çalışmayan kazanamaz. Bu böyledir. Ya ki günler ve çabalamış ne ve yani kazanmış ne ya ki tembel ve yani hizmet ne gerçekten yani. Ve cahil ve cehalet rezilliktir yani. Ala vezni rezalet. Cehalet ala vezni rezalet. Yani bana mesela örnek Mahmud Efendi Hazretleri yani ve onun zanın dini ginas ya Mahmud çıkas mesela talebe khana medrese khana vekili khana pür yani hazara çdo bu yani çalışmak yani teslimiyet bu yani ali yani ki bir kez sebep kazanmıştı ya. Hida bir katı bejim efendim. Mesela hilama mesela ben şeyhana alim hana. Mesela şeyh alim tel ben lemala runiştiya müridi khana tena babu aleyküm selam aleyküm efendim selam aleyküm tamam teştektene evdi babu çudur hat evdi sahibi çudur kani de beta çizmeraniyat ta çhediyani evdi ta çani şeyh efendi alim de bej müridi khara de kat ajmara çaniyat sohbetine, ayetine, hadisine, şekline nabe ya pirek xandı bide, qiz xandı bide, kuri xandı bide bana nabeje sadat ajmara çaniyati vaci tamam diye şeyh emin az elhamdülillah ben şeyh emin he yani hakikat vamayında be yani hakikat binin Mahmud Efendi medrese vekat aile xwa zari xwa pirek xwa şahsi xwa bخونه varga yani emri Hadi Teala hakikati bebine ko xalas ke yoksa böyle bu uydurma bu numarat hakikat Allahu Teala böyle insan muvaffak olur mu muvaffak ne be insan yani tefhamdik ya işte kusur emanera az kurmancı nizamın haber bedim Türkiye mش bir kiriyat kurmancı bir kiriyat süpen salın süpen çal sal neredeyse süpen çal sal bun efendim yani merigo helama ambin emyaki radben mesela ortam riha
ري مثلا بير سنة رسول الله عليه الصلاة والسلام يا ري خبر دبي أو سنة ناتشكا ناتشكا أو ناتشكا لكن جان تشتا يعني ها تنين نميجي تناتشتا تنا ondan sonra pirak kitap cekida rudunun muhabbet hakikat vayindi be Resul-i Ekrem aleyhissalatu vesselam de pirak eta çi derva ve bixin ximine hatta ve kes nas neke yani atışta gidin Mahmud Efendi Hazretleri yak hatiye mesela Cem Mahmud Efendi pir insanten yaki gotiye ya va mesela hatiye camiye ve de İsmail Ağa وانی نهری گویی و چیه و قرآن ده های و یعنی و چی شارق دای سری خواه جبال خواه و قرآن ده تنگوه تزانی محمود افند حضرت گویی گوه قرآنی کریمش من را ونوارن تفهم کرد یکی قرآن آتی یعنی مرده کی قرآن آنی آتیه گوانی فکر گویی وره بخونه گویی نزانم اتنزانی چرا دوی شورید کی دوی tamam teşekkür yani tam تفهمت ki yani yani ha pır misalana pır tiştana az bir de kemez hatta da pır tiştana pır او اشخار هزار یک دوی مزور استفاده از هر هزار یک دوی از هزار مثلا از هات ما استانبول محمود افندی دی از بری الحمدلله مسلمان و اما از جاهل مشک نظام بود از هات yani hayat مرید محمود افندی دین دین خو فهم کر yani شوازە کۆتاییمان بە بڕگە بابەتەکانی ڕۆی پایان ڕۆژهێنا ئومێدەکەین جێ سوود و ڕەزامەندی ئێوە خۆشەویست بوو بێ بەخوای گەورەتان سپێری خواتان خواگە دەستن